کاتتان باش بەڕێزان، هیوادارم تەندروست و سەلامەت بن. خۆشحاڵین کە لە چاڵاچێکی تر لە چاڵاچیەکانی شەوانی شەممەی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن ئەکادمیای مێگامایند پلس چاڵاچیەکانی خۆی لەو سێتەوەرە چڕ کردوێتەوە کە پەروەردە بە مانا فراوانەکەی هەروەها ڕاهێنان و ڕاوێژکارین. جگە لەو وێبینارانەی شەوانی شەممە کە ئەم شەو 101مین وێبینارە بە خۆشحاڵیەوە، چەندین بەرهەم و چاڵاچی و خزمەتگوزاری تری هەیە ئەکادمیای مێگامایند پلس. تا ئێستا 5 کتێب چاپ کراوە بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس کە کتێبەکان لە بواری پەروەردە و با بڵێن ڕۆشنبیری گشتین. ئەو 5 کتێبەی وانەکانی ژیان کە بە زمانی ئینگلیزی و کوردیە بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا وەرجێڕانە. ئەو سێ کتێبەی دوایی لە ئەوەی لە خوارەوەیە هەرسێکی لە بواری 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان پۆلەکەت بەرەواش بکەوە لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە. کتێبی پۆلەکەت بەرەواش بکەوە ئێستا وا چاپی دووەمی لە چاپخانەیە، لەو زوانە دەکەوێتە بەردەست. ئەو سێ کتێبەی دوایی بە سوپاسەوە لەلایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاو کراوەتەوە. جگە لەوانە ئەکادمیای مێگامایند پلس فەرهەنگێکی ئەلکترۆنی بە خۆڕایی هەیە کە ئەویش فەرهەنگی زارە. فەرهەنگی زار فەرهەنگی ئینگلیزی کوردیە، لە زمانی دایکەوە وەرگیرایە. تیمێکی زۆر باش کاری تێدا دەکەن، وەکو گوتمان بە خۆڕاییە، بەڵام لە ئێستادا تەنها ئۆنلاین کار دەکات. هەندێک پاشکۆی زۆر بە سوودی تێدایە. جگە لەوە وامان کردووە ئەوەی بەکارهێنەر بتوانێت فیدباک بنێرێ و بتوانێت وشەشمان بۆ بنێرێ ئەگەر وشەیەک تێدا نەبوو یان ئەگەر هەڵەیەکی تێدا بوو. بۆ هەردوو سیستەمی ئەندروید و iOS کار دەکات و بەردەوامین لە کارکردن تێدا و لیژنەیەکی پسپۆر سەرپەرستی دەکا و بەرەبەرە شتی زیاتری دەخاتە سەر. بۆ هیوایە بتوانن ئێوەش بەشێک لەو خزمەتتان بەر بکەوێت بەوەی هەم فیدباک بنێرن هەم وشەی نوێ دەتوانن بۆمان بنێرن. دوای پێپەڕبوونی بەردەمی لیژنە زیاد دەکرێت بۆ فەرهەنگەکە. لە بەرنامەشدا لە نزیکترین کات زارەکان زۆربەی زارە کوردیەکان لە خۆ بگرێت. ئێستا سۆرانیە، بەڵام ئیژوا لەسەر کرمانجی و لاتینی و هەروە هەورامی و نووسینی لە هەورامی و نووسی بە شێوە زاری بەم بە شێوەی نووسینی لاتینیش دەگرێتە خۆی لە ئایندەیەکی نزیکدا. جگە لەوانە ئەکادمیا چەند خولێکی هەیە، خولی ڕوبەڕووی گروپی بچووکی هەیە، هەروە خولی ئۆنلاینی هەیە و خولی تۆمارکراوی ئامادەشی هەیە. ئەو دوو خولەی ئێستا لەسەر شاشن هەردووچیان تۆمار کراون بە ئامادەیی، هەر کەسێک بێوێت دەتوانێت دەستی بخە. خولی بنەماکانی نووسینی توێژینەوەی زانستی کە 6 ڕۆژە، هەر ڕۆژێ سعاتێک و نیوە، هەمووی بە تۆمار کراوە و لەلایەن 6 مامۆستای جیاوازەوە دەبێتەوە. هەروە کۆرسێکی تایبەتمان هەیە بە تەکنیکەکانی تاقیکردنەوەی PTE ئەکادمی، سێ ڕۆژە. جگە لەوانە هەندێک جار خولی ڕوبەڕوو ئۆنلاینیش دەکرێتەوە کە خولەکان ئەوانن بە تایبەتی کە لە سنتەرەکان کەمتر دەکرێتەوە یان دەتوانن بیکەنەوە. بێجگەلەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە زۆربەی سەکۆکان ئەکادمیای مێگامایند پلس پێگەی هەیە، پیجی هەیە، هەروەها گروپاتی هەیە. لەسەرەوە وێبسایتەکەمانە www.mmp.ac. دوای ئەوە لە فەیسبوک و لە یوتیوب ئەکاونتی تایبەت بەخۆی هەیە. پاشان لە سەکۆکانی تر گروپاتی تایبەتمان هەیە، تاکو ئەگەر بتەوێت بەشدار بی بتەوێت بچێنە ئەو گروپانە دەکرێت ئەو QR کۆدە سکان بکەیت یان پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنە بکەیت کە لێرەدا ئاماژەی پێکراوە. گوتمان کارەکانی ئەکادمیا زۆرن بەڕاستی، بەڵام ئەو وێبیناری شەوانی شەممە کە ئێمە زۆر گرنگی پێ دەدەین، ئەم شەو هەرجارەی کەسێک
هەڵدەبژێرین هەرجارەی کەسایەتێک هەڵدەبژێرین بۆ ئەوەی قسە لەسەر بابەتێکی هەنوکەی بابەتێکی پێویستی ناو کۆمەڵگا یان کەرتی پەروەردە بکات بۆ ئەم شەو بە پێویستمان زانێت چەند وەبینارێکمان دەربارەی پرۆسەی ڕاهێنانی ناو وەزارەتی پەروەردە ئەنجام داوە لەلایەن مامۆستا بەڕێز مامۆستا سعید مامۆستا یحیا چەند بەڕێزێکی تری شەروە وەبیناریان ئەنجام داوە بەڵام پێمان وا بوو ڕاهێنانەکە تەنها بەشێکی ئەو پرۆسە گەورە و ئەو بەرنامە گەورەیە کە ناوی لێنراوە بنیادنانی تواناکان لە وەزارەتی پەروەردە کە چەند ڕەهەندێک دەگرێتەوە بۆیە بە پێویستمان زانی لە دیوێکی تر و لە ڕوانگەیەکی تریش سەیری ئەو بەرنامەی بنیادنانی تواناکان بکەین ئەویش دوای ڕاوێژکردن لەگەڵ چەند کەسێکی بەڕێز پێشنیازی مامۆستا فریشتە محمود ئەحمەدیان بۆ کردین کە کەسێکی زۆر چاڵاکە ئەندامی گروپی کارە هەروە ئەندامی لیژنەی دڵنیایی جۆری سەرئاستی پارێزگایە و ئاگاداری چاڵاکیەکانین لە دوورەوە دەزانین ڕۆژەی لە شوێنێک ئەو پرۆسەیە بەردەوامە و بە دواداچوون دەکەم شارەزایەکی زۆریشی هەیە لەو بوارە بەڕاستی ئەمە خۆشحاڵ بووین کە سەرڕای سەرقاڵیەکانی مامۆستا فریشتە توانی کات تەرخان بکە بۆ ئێمە و بۆ ئێوە تاکو ئەم شەو لە خزمەت ئێوەدا بین بۆ باسکردنی ئەو بابەتە گرنگەی کە گوتمان بەرنامەی بنیادنانی تواناکانە لە وەزارەتی پەروەردە بەڕێزیان سیڤیەکی دەوڵەمەندی هەیە بەڵام پێم وابێ خۆی حەز دەکات زۆر بە کورتی بیناسێنین مامۆستا فریشتە بۆیە پوختەی سیڤیەکەی دەخەینەڕۆ مامۆستا فریشتە محمود ئەحمەد سەرپەرشتیاری پسپۆڕی فیزیایە ئەندامی لیژنەی دڵنیایی جۆری پارێزگای هەولێرە هەروە ئەندامی گروپی کارە لە بەرنامەی بنیادنانی تواناکان خۆی دەرچووی زانکۆی بەغدایە لە ساڵی 1970 ماوەی 25 ساڵە وەکو مامۆستا و یاریدەدەر و بەڕێوەبەر و سەرپەرشتیار خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردنی کردووە هەروە وەکو ڕاهێنەریش لەگەڵ ڕێکخراوەکاندا لە چەندین بوار کاری جیاجای کردووە دەستخۆشی لە مامۆستا دەکەین مامۆستای بەڕێز گوتمان وەبینارەکە هەمووی 90 خولەکە بەڵام نزیکەی 45 خولەک بۆ بەڕێزت تەرخان دەکەین ئەوی تر حەزمان لێ بەشدار بووان پرسیار و سەرنجیخوان ئاراستەی جەنابەت بکەن بەڕێزان ئێوەی بەڕێز دەتوانن بە 3 شێوە بەشداری بکەن بە پرسیارکردن لێرە بنووسین لە چاتەکە دەتوانن بینووسن ئێمە دوای ئاراستەی دەکەین یان دەتوانین دەرست بەرزکەیتەوە ئێمە ڕێگەت پێ دەدەین مایکەکەت بکەیەوە پاشان پرسیاری خۆت بکەی یان سەرنجی خۆت بخەیتە ڕوو یان ئەوانەی کە نەیانتوانی لە زووم لەگەڵمان بن دەتوانن لە فەیسبوک لەگەڵمان بن کە ڕاستەوخۆ لەوێش دەگوازرێتەوە لەوێ دەتوانن بە کۆمنت پرسیارەکانتان دابنێن ئێمە پرسیارەکانتان ئاراستەی مامۆستا دەکەین مامۆستا فریشتە جەنابەت ئێستا دەتوانێت قسە بکەیت ئێستا لای من سەعات 9 دەقەیە ئەگەر بتوانین لە ماوەی 45 خولەک قسەکانی خۆت تەواو بکەیت زۆر باشە ئەگەر شتێک مابوو دەکرێت لەگەڵ وەڵامدانەوەی پرسیارەکان ئەویش ئیزافە بکەیت دووبارە زۆر سوپاس و فەرموو مامۆستا کە خۆشحاڵم سەلام عەلەیکوم بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ تۆ دکتۆری بەڕێز و سوپاس بۆ ئامادەبووان بە هیوای ئەوەی ئەمڕۆ بتوانین سوودێک بگەێنین بەو گوێگرە بەڕێزانەی کە لەگەڵمانن و ڕوونکردنەوەی باش بدەین لەسەر بەرنامەی بنیادنانی تواناکان بەرنامەی بنیادنانی تواناکان هەر لە خۆی لە ناوەکەی دیارە یعنی ئێمە هەمومان و قوتابخانەکان بە تایبەتی توانای تاکەکان هەیە لە ناو قوتابخانەکانە و ئێمە ئەمانوێت سەر لە نوێ بنیاتی بنینەوە بەهۆی بنیادنانی تواناکانەوە ئێمە ئەمانێ بگەینە قوتابخانەی بنیادنراو قوتابخانەی بنیادنراو لەسەر 3 کۆڵەکەی سەرەکی بەندە کە ئەویش هاوڕێ رەخنەگرە لەگەڵ بەڕێوبەری سەرکردەیە لەگەڵ لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکیە واتە ئەم 3 کۆڵەکەیە تەواوکەی یەکترن
و ئەبێ هاوکاری یەکتر بن بۆ ڕاگیرکردنی ئەم قوتابخانە بنیاتنراوە. سەرەتا ئێمە دەمانێت بەرنامەکە کورتەی بەرنامەکە پوختەی بەرنامەکە لە 3 پرسیارە بخەینە بوو. پرسیاری یەکەم ئەوەیە کە ئێمە ئێستا لەکوێین، واتە ئەبێ ئێمە بەگشتی خۆمان قوتابخانەکانمان خۆت هەڵسەنگاندنێک بکەین بۆی بزانین ئێمە ئێستا لە چه ئاستێکین. ئەمە وەڵامی پرسیاری یەکەمە، واتە کە ویستمان وەڵامی پرسیاری یەکەم بدەینەوە کە ئەڵێ ئێستا ئێمە لەکوێین، واتە وەڵامەکەی چییە؟ خۆت هەڵسەنگانمە. پرسیاری دووەم دەمانەوێ بگەینە کوێ، کەواتە دوای پاش ئەوەی ئێمە ئەزانین ئێستا لەکوێین، ئەنجا ئەبێ ڕوئیامان هەبێ بمانەوێ لە داهاتوو بمانەوێ بگەینە کوێ. وەڵامی ئەم پرسیاری دووەمەش دیت وەڵاممانەیەتەوە کە ئەمە شتێکی نوێیە و دەستەواژەیەکی نوێیە و ئەبێ خەڵکانی پێ ئاشنا بکرێ وشەی دیت ڕوئیا. پرسیاری سێم چۆن دەگەین بەو داهاتووە کە ئێمە مەبەستمانە، ئەویش چی وەڵاممانەیەتەوە؟ پەیام لەگەڵ پلانی پەرەپێدان. جوانی ئەم بەرنامەیە لەوایە فێرمانەکە پلانمان هەبێ، واتە ئەو کارانی کە پێشتر کردومانە زۆرترینی بێپلان بووە، بەڵام ئەم بەرنامەیە فێرت ئەکا خۆمان و قوتابخانەکانمان هەر هەنگاوێکمان نا پلانی بۆ دابنین و پلانەکانیشمان سمارت پلان بێ، واتە ئاگامان لە کات بێ، ئاگامان لەو کەسە بێ کە کارەکە ئەکا و ئامانجمان لە کارەکە چییە، و هەروەها ئەو کەسانەی کە بە دوواداچوونەکەن بۆ کارەکە دەستنیشانی کەین و ئەو کەسانی کە خۆت هەڵسەنگاندن ئەکەن بۆ کارەکە هەم دیسانەوە دەستنیشانی کەین و بە چه ئالیەتێک ئەو هەڵسەنگاندنەیە ئەو بە دوواداچوونە ئەکرێت. جا لێرەدا بە پێویستی ئەزانم ستانداردەکان بەگشتی کە قوتابخانەی بنیادنراو کاری لەسەرەکە ژمارەیان 25 ستانداردە و دەمەوێ یەکەیەکە ڕوونیان بکەمەوە. ستانداردی یەکەم دید و پەیامی قوتابخانەیە. ئەم دید و پەیامە زۆربەی زۆری هەر قوتابخانەکان و ئەتوانم بڵێم زۆربەی زۆری سەرپەرشتیاران بەڕێوەبەرەکان یعنی تۆزێ ڕوون نییە لەلایەن و حەزەکەن زیاتر بەرچاوڕوونیان پێ بدرێت. ئێمە لە وشەی دیت کە بمانێ پێناسەیکەین ئەڵێن تێڕوانینە بۆ ئایندە، واتە شتێکە تۆ ئێستا تینووی بیگەیتێ لە ئایندە، کەواتە ناکرێت تۆ شتێک بکەی بەدیت کە حەد بێ یان شانازی پێوەکەی و ئەوەش بکەی بەدیت، نەخێر ئەبێ شتێک بێت تۆ تینووبی بیگەیتێ لە داهاتوە. ئەمە چۆن هەڵ ئەبژێرێ؟ ئالیەتی هەڵبژاردننی دیت لە قوتابخانەکانە ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی باش بە هەڵاتون لە هەڵبژاردننی دیدەکە، چونکە دیت هەنگاوێکە ئەبێ دوای خۆت هەڵسەنگاندن دەستنیشان بکرێت، واتە ئەو قوتابخانانە ئەبێ خۆت هەڵسەنگاندنێکی ورد بۆ خۆیان بکەن بۆ ئەوی بزانن ئێستا قوتابخانەکەیان لەکوێیە و تێڕوانینیان هەبێ بۆ ئایندە کە بیانەوێ بگەنە کوێ. ئەو دیدە ئەبێ واقعی بێ، واتە نابێ شتێک بێ نەتوانین بیگەینێ. دیت گزارشتی لێکرێ یا بەوێنە یان بە ڕستەیەکی ئاشکرا بۆ ئەوی بەرامبەرەکەت لێت تێبگا دیدی تۆ چییە. ئەگەر وێنە بێ وێنەکە ئاشکرا و ڕوون بێ، ئەگەر ڕستەیەک بێ ڕستەیەکی کورتی واقعی بێ، بزانی ئەو قوتابخانەیە یان ئەو دەستەی کارگەڕیە لەو قوتابخانەیە و کارمەندانی ئەو قوتابخانەیە ئەیانوێ لە داهاتوو بگەنەکوێ. بێگومان ئەگەر دیت دوای خۆت هەڵسەنگاندن بێ و تینوێتی ئەو قوتابخانەیە بێ کە لە ئایندە پێی بگا، پێویست بە لەبەرکردن ناکە. لێرە ئەمەوێ قەوسێک بکەینەوە، دیت بەلای منەوە شتێکی مۆدێرن و جوانە، یعنی مرۆڤ بۆ خۆی بۆ داهاتووی خۆی بۆ داهاتووی خێزانی نەک بۆ تەنها بۆ داهاتووی قوتابخانە بۆ داهاتووی وڵاتەکەی زۆر پێویستە. کەواتە کە مەسەلەن نمونە دێمە لەسەر دیدی مرۆڤ بۆ خۆشی، بۆ نمونە بۆ تەندروستی خۆت دیدت چییە لە داهاتوە؟ باش ئەگەر تۆ ئێستا خۆت هەڵسەنگاندنێک نەکەی بۆ تەندروستی خۆت، فەحسێکی ئامی خۆت نەکەی بۆ تەندروستیەکەت،
چۆن بزانی لە داهاتووە دیدت چیە کە فەحسی ئامت کرد بۆ نمونە ئەگەر کۆمەڵی کێشەتەوە پێشگرنگی ئەولەویەت ئەی بەیەکێکیان کە زۆر ضرورە زۆر مەبەستە لە داهاتوو بیگەیتێ بۆ نمونە تۆ چاوت کەزا بۆ نمونە تۆ کلیەت زەعیفە بۆ نمونە تۆ شەکرەت هەیە نەخۆشی سوکەریت هەیە ئەمانە تۆ ئەو شتانن کە ئەتەوێت لە داهاتوو بگەی بەوەی چارەسەریان کەی ئەولەویە دەیە بە سوکەریەکە بۆ نمونە کەواتە دیدی تۆ بۆ داهاتووی تەندروستی خۆت ئەبێ بە کۆنترۆڵکردنی سوکەریەکەت شەکرەکەت پەیامەکەت ئەبێ هەنگاوی فعلی بێ بۆ گەیشتن بە دیت نەک ئەویش کۆمەڵە وشەیەکی ڕیسکراو بێ هەم دیسانەوە لەسەر ئەو نمونەی کەوتم دیدی تۆ بۆ داهاتووی تەندروستی خۆت ئەڵەی بەکارهێنانی دەرمان لە کاتی خۆیان وە کەمکردنەوەی برنج و شەکر و وەرزشکردن ئەمانە ئەبێ بە فعلیش جێبەجێکەی بۆی بگەی بە دیدەکە جارێکی کات دەگەڕێمەوە سەر قوتابخانەوە تا هەر قوتابخانەیەک بەپێی واقعی خۆی بەپێی سروشتی خۆی ئەبێ خۆت هەڵسەنگاندنێک بکا بزانێ ئێستا لەکوێیە و لە داهاتوو ئەوێ بگات بەچی ئەو وەختە دیدەکە بۆ خۆی دابنێ و زۆر ئاسانیشە ئەگەر بەو شێوەیە دابنرێ هیچ پێویست بەوە ناکە بە تەلەبەی لەبەرکەی بە مامۆستای لەبەرکەی لەبەر ئەوەی تینوێتیە و پێشگرنگیە هیچ پێویست بە لەبەرکردن ناکە خۆی ئۆتۆماتیکی ئەو مەکتەبە ئەو قوتابخانەیە ئەو دەستی کارگەڕێ ئەو قوتابخانانە تەنانەت دایبابەکانیش دیدەکە لایەن ڕوون و ئاشکرا بێ و تێی ئەگەن و بە هەمان شێوەش پێیان یەینە سەر پرسیاری دووەم کە ئەڵێ چۆن دەگەیتە دیت وەکو وتمان بەهۆی پەیامەوە کە هەنگاوی کرداریە بۆ گەیشتن بە دیت و هەروەها لەگەڵیشیە پلانی پەرەپێدان پەیام ئەو هەنگاوە فعلیانەی کە لە پەیامە هەیە ئەبێ ڕەنگانەوەی هەبێ و وجودی هەبێ لە ناو پلانی پەرپێدانی قوتابخانەکە لێرە ئێمە ئەرکی قوتابخانە لە سەرەتای دەستپێکی خوێندنی هەموو ساڵەکە بابزانین چی بێ ئەرکی قوتابخانە کۆکردنەوەی بەڵگەیە بۆ هەر 25 ستانداردەکە لای هەمووان ئاشکرایە ئەم ستانداردانە نیشاندەری ئەدای لەگەڵە نیشاندەری ئەدا وەک لای تێگوایە بەرچاوڕوونی ئەیە بە قوتابخانەکە و بەو کەسەی کە ئەوێ خۆت هەڵسەنگاندن بکە یا بەو دەستەی کارگەڕێ بەو لیژنەی پەرپێدانی کە ئەوێ خۆت هەڵسەنگاندن بکە سوود لە نیشاندەرەکانی ئەدا وەرەگرێ بۆ کۆکردنەوەی بەڵگە کە دەست کرا بە خوێندن و لەگەڵیشیە پاش کۆبوونەوەی لیژنەی پەرپێدان بەڵگەکان بۆ هەر 25 ستاندارد کۆکرایەوە ئەو وەختە قوتابخانەکە زۆر بە ئاسانی ئەتوانێ خۆت هەڵسەنگاندن بکە بۆ خۆی و ئاست دابنێ بۆ هەر ستانداردێک لە ستانداردەکان ئەم 25 ستانداردە کاریگەری هەیە بۆ ڕێخستنی کارەکان پێشان لە قوتابخانەکانە ئیش ئەکرا و کار ئەکرا بەڵام چۆن نەبوو ڕێکخراو نەبوو کارەکان ئەم ستانداردانەوە ئەکا کارەکانمان ڕێک بخرێ و بزانین چی ئەکەین و وەک پلیکانەوەیە چۆن هەنگاو تۆ سەر ئەکەوی هەنگاو ئیژەکەی بەو شێوەیە ڕادەهێنێ کە ئیشەکانت زۆر بەڕێکی بە وردی جێبەجێ بکەی بۆ ئەوەی بگەی بە قوتابخانەی بنیادنراو ئێمە لە ستانداردی دوای دید و پەیام وتمان باسی خۆت هەڵسەنگانمان کرد وتمان ئەبێ بەڵگە بکۆبکرێتەوە بۆ ئەوەی خۆت هەڵسەنگان بکرێ کە بریتێ لە ستانداردی دووە ستانداردی سێم کەشی ئەرێنیە ئەم کەشە ئەرێنیە قوتابخانەکان فێرەکە و ڕایانەهێنێ لەسەرەوەی هەماهەنگی یەکتر بن و زۆر پاڵپشتی یەکتر بن و لەگەڵی شیاتی بکەن گوێ لە قوتابیەکان بگرن و سندوقی ئاگاییان هەبێ و پرسوڕایان پێ بکەن و ماف و ئەرکەکانیان پارێزراو بێ بەم شێوەیە کەشێکی ئەرێنی لە ناو قوتابخانەکە دەست لەبەرەکەن لە بەشی چوارەم پاڵپشتی فێربوون و فێرکردن هەر کارێک کە قوتابخانە ئەیکا بۆ پاڵپشتی فێربوون و فێرکردن لەم ستانداردا جێی ئەکرێتەوە وەکو دابینکردنی هۆیەکانی فێرکردن پاڵپشتی مامۆستایان چوونە ناوپۆل ئەسەردانگۆڕکێ و هەروەها سیمینار و کۆڕ هەر کارێکی تر وەرکشۆپ هەر چالاکێکی تر کە بۆ پاڵپشتی فێربوون و فێرکردن بێ لە ستانداردی پێنجەم باسی باڵەخانەکە لێرە کێشەی گەورەی قوتابخانەکان لەوایە ئەڵێن هەیە ئەڵێ باڵەخانەکەم باش نییە هەیە ئەڵێ باڵەخانەکەم باشە کەواتە نمرەی باش وەرەگرن
بە پێچەوانەوە لەم ستانداردا وشەی باش نەبینراوە لەلایەن زۆربەی قوتابخانەکانەوە پێت ئەڵێتی ئەم ستانداردا ئەڵێ باش بەکارهێنانی باڵەخانە واتە باڵەخانەکەت هەر چۆنێکە تۆ چۆنت بەکارهێناوە چۆن سوودت لێ وەرگرتووە لە بەشەکانی کەواتە ئاستەکەی کە وەریەگری لەسەر باش بەکارهێنانی باڵەخانەیە نەک باڵەخانەکە خۆی. لە ستانداردی شەشەم باسی باش بەکارهێنانی توانامرۆیەکانەکە واتە لیژنەکان ئەو چالاکیانەی کراوە چۆن سوودت چۆن هانی مامۆستایی لێ هاتووت داوە کە سیمینار و وەرکشۆپ و وانەی مەشقی بکە چۆن سوودت لە توانای کارگوزارەکان وەرگرتووە چۆن سوودت لە توانای هەموو ئەندامەکانی ناو قوتابخانە وەرگرتووە چۆن سوودت لە توانای قوتابیەکان وەرگرتووە لەم ستانداردا جێبێتەوە. لە ستانداردی دوای ئەو ستانداردی کوالیتی ستانداردی 7 باسی لێرە سیستمی ئیپەروەردە زۆر گرنگە کە ببێتە بەڵگە بۆ ئەم ستانداردا واتە باش بەکارهێنان و نەبوونی هەڵە و وردی لە سیستمی ئیپەروەردە ئەبێتە بەڵگە بۆ ئەم ستانداردا هەروەها کوالیتی فێربوون و فێرکردن هەروەها کوالیتی هەموو خزمەتگوزاریەکانی ناو قوتابخانە و لەسەر و هەمووشیانەوە کوالیتی تۆمارەکان و تۆماری گشتی و هەموو تۆمارەکانی کە سوودی لێ ئەبینرێ لە ناو قوتابخانە لێرە بە هەندوەرەگیرێ وەک بەڵگە بۆ ئەم ستاندارد. ستانداردی هەشتەم پاڵپشتی پسپۆڕی مامۆستایان ئایا بۆ پسپۆڕی چی کردووە ئەو قوتابخانەیە ئایا هانیاون بۆی بچنە کۆڕی زانستی هانیاون وانەی مەشقی بکەن هانیاون بچنە قوتابخانەی تر و زانیاری کۆبکەنەوە هەروەها پێشەنگ بوون لە دەست پێشخەری پرۆژەیان پێشکەش کردووە ئەم مامۆستایانی ئەم قوتابخانەیە بە هاندان و بە پاڵپشتی بەڕێوەبەر ئەمانە هەمووی ئەبێ بە بەڵگە بۆ ستانداردی هەشت. ستانداردی نۆ باسی بڕیاردانەکە بڕیاردان ئەمە ئەم ستانداردە وا لە دەستی کارگەڕیەکە کە تاگڕەوانە بڕیار نەدەن بەڵکو بگەڕێنەوە بۆ گشت ئەندامانی قوتابخانە هەل لە قوتابیەوە هەتا مامۆستا هەتاوەکو زۆر جار کارگوزارەکانیش دەوریان هەیە لە بڕیاردان و بڕیارەکانی قوتابخانە ئەبێ هەمووی بەدەستە جەمعی بێ و نابێ وەکو پێشان بەس بەڕێوەبەر بڕیار بدا و ئەوانی کە ئاگایان لە بڕیارەکان نەبێ. ستانداردی دا هەتا 15 زۆر گرنگە بۆ پۆل بۆ وانەوتنەوە کەواتە ستانداردی دا هەتا 15 تایبەتە بە شێوەیەکی زۆر بە مامۆستایانەوە واتە مامۆستا ئەبێ پلانی هەبێ و پلانەکەی سمارت پلان بێ و بزانێت چۆن دەستپێکی وانەکەی لەگەڵ کۆتایی وانەکە ڕێک دەخا و کاتەکان دابەژەکە ئەمە سەرڕای ئەوە چیتریژە بێ بە بەڵگە بۆ ئەم ستانداردە پلانی بەڕێوەبەر و یاریدەدەر و ڕێنمایی کاریش کاریگەری ئەبێ بۆ ئەم ستانداردە. لە ستانداردی 11 مێثۆد و کەرەسەی هاوچەرخ ئەم ستانداردە وا لە قوتابخانەکانمان ئەکا وا لە مامۆستایەکانمان ئەکا کە بگەڕێن بە دوای ڕێگەی نوێی وانەوتنەوە هەروەها بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن بە شێوەیەکی ورد وە گونجاو لەگەڵ بابەتەکەیانە. لە ستانداردی 12 شارەزایی پسپۆڕی ئالێرە مامۆستایان من لێرە تێ هەڵکێشێکەکەم لە بینی ئەوەی بەڕێوەبەر و سەرپەرشتیار چۆن مامەڵە لەگەڵ ئەم ستانداردە بکەن چۆن بزانن مامۆستا شارەزایە لە پسپۆڕێکی ئەگەر هەمان پسپۆڕیش نەبن تۆ کاتێک ئەچیتە دەرسەوە دەرسی مامۆستا ئەبێ وا تەوقعەکەی کە تۆ قوتابیت و هیچ لەو بابەتە نازانیت و ئەتەوێ ئەو دەرسە بزانی تا چەند فێرەبی کەواتە کە تۆ چویتە دەرسێک مامۆستایەک توانی ئەو دەرسەی ئەو ڕۆژە باسیەکە بیگەیەنێ بە تۆ و زۆر وازەح بێ لەلات و بچەسپێ لە ناو هزر و بیر و هۆشتا ئەوە دیارە ئەو مامۆستایە لە پسپۆڕەکەی خۆی زۆر شارەزایە هەروەها قوڵبوونەوە و بەستنەوەی بە زانستی سەردەم و جوابانەوەی پرسیاری قوتابیەکان بە کارامەی ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر شارەزایی پسپۆڕی ئەو مامۆستایە. ستانداردی دوای شارەزایی پسپۆڕی کارلێکە لەگەڵ قوتابی کارلێک لەگەڵ قوتابی سێ دەستەواژە ئەگرێتەوە پەیوەندیکردن و ڕێزگرتن و بەشداری پێکردن
کە مامۆستا ئەم سێشتەی کرد واتە کارلێکێکی باشی هەیە لەگەڵ قوتابیەکانی و هەر کەسێ بچێتە پۆلەکەیەوە هەست بەو کارامەیی مامۆستاەکە و ئەتوانێت نمرە و ئاستی بۆ دابنێ. لە ستانداردی دوای ئەو جیاتاکی ئایا مامۆستا شێوازی VA بەکارێنێ جوڵە و بینین و بیستن و جوڵە و ئایا گرنگی ئەیا بە گشت قوتابیەکان بەشداریان پێەکە بە شەرمنەکان بە خاوەن پێداویستی تایبەتەکان ڕەچاوی هەمووی ئەکا ئەمانەش ئەبێ بە بەڵگە بۆ ئەم ستانداردە. لە ستانداردی 15 کە باسی هەڵسەنگان نەکا ئالێرەش زۆر جار هەڵەیەک ڕوو ئەدا. لێرە هەڵسەنگاندن هەڵسەنگاندنی ناو پۆلە واتە ئەو مامۆستایە لە کۆتایی بابەتەکەی چۆن هەڵسەنگان نەکا بۆ ئەو بابەتەی کە باسی کردو ئەو ڕۆژە و لە ڕووماڵی بابەتەکە چۆنەکەوە چۆن دڵنیا ئەبێتەوە لەوەی کە قوتابیەکان لێ تێگەیشتون. ئەمەش خاڵێکی ترە ستانداردێکی ترە کە ئەبێتە هۆی ئەوەی کە مامۆستا چەند کاریگەری هەیە لە ناو پۆلە. و لە ستانداردی 15 جارێکی کەشتی ئەبێتە بەڵگە پرسیارەکانی ئەو مامۆستایە و هەروەها پابەندبوونی بە ڕێنماییەکان و چۆنێتی هەڵەچنیکردنی پرسیارەکان و چۆنێتی وردبینیکردنی پرسیارەکانی قوتابیان لە تاقیکردنەوەکانە. ستانداردی 16 کەسایەتی قوتابی ئەم ستانداردە زۆر گرنگە بۆ ئەم سەردەما چونکە ئێمە پێویستمان بەوەیە قوتابیەکانمان مەبەستمان ئەوە نییە علم وەکو علم فێر بن، ئێمە مەبەستمانە کەسایەتیان بەهێز بێ. ئەم کەسایەتیە ئەبێ قوتابخانە ئیشی لەسەر بکە و چۆن ئیشی لەسەرەکە ڕاستکردنەوەی ڕەفتار چۆنە، هەڵەکان چۆن چارەسەرەکە و تۆمارەکانی ڕێنمایی کار گزارشتەکە لەو شتانەی کە لە ناو قوتابخانە هەیە واتە تۆماری ڕێنمایی کار ئەبێتە بەڵگەی سەرەکی بۆ ئەم ستانداردە لەگەڵ تێبینیکردن و بەدواداچوون بۆ هەڵسوکەوتی قوتابی. ستانداردی دوای ئەو ستانداردی 17 مافی مرۆڤ. پێشتر لە قوتابخانەکان ئەتوانم بڵێم بەڕادەیەکی زۆر کەم ڕەچاوی ئەم بابەتە ئاکرا واتە لێرە لەم بەرنامەیە خاڵێکی گرنگ ئەوەیە کە تۆ مافی مرۆڤ دەستەبەرکی بۆ قوتابیەکانت، مافی مرۆڤ ڕەچاوکەی بۆ مامۆستایان، مافی مرۆڤ ڕەچاوکەی بۆ کارگوزار و ئەو کەسانی کە لە ناو قوتابخانان کەواتە هەروەها قوتابیان ئاشناکەی بە بنەماکانی مافی مرۆڤ بە پرینسیپەکانی مافی مرۆڤ. ئەمەش کارێکی زۆر گەورەیە و زۆر گرنگە بۆ ئەم سەردەمەی ئێمە. ئەگەر قوتابخانە ئەمانەی کردبێ لە وتاری هەفتانەی بەڕێوەبەرە پرینسیپەکانی مافی مرۆڤ باس بکرێ و ڕەچاو بکرێ و هەروەها هەڵواسراو هەبێ بۆ ئاشناکردنی قوتابی بە مافەکانی و مافەکانی پارێزراو بێ هی قوتابی هی مامۆستا هی کارگوزار، ئەوە یعنی قوتابخانە لەم ستانداردەشە ئەتوانێ بە زۆر بەباشی خۆی بنیاد بنێ. پاش ئەمە ستانداردی 18مان هەیە گرنگیدان بە قوتابی بەهرەمەند و خاوەن پێداویستی تایبەت. قوتابی بەهرەمەند بەس قوتابی بەرز زیرەک ناگرێتەوە بەڵکو قوتابیەکی بەهرەمەند لە شان و لە نووسین لە شێعر لە و هەتا دوایی کەواتە بەهرەمەندە لە چ بوارێک ئایا چۆن گرنگی پێدراوە. ئەمە ئەبێ بە بەڵگە بوون و خاوەن پێداویستی تایبەتیش. خاوەن پێداویستی تایبەت تەنها قوتابی کەم ئەندام ناگرێتەوە، قوتابیەک ناوی خۆی بەخۆیەتی وشەکە خاوەن پێداویستی تایبەت واتە بە تایبەتی پێویستی بە شتێک بێ ئەو قوتابیە. بۆ نمونە دائالفێلی هەیە پێویستی بە ڕەحلەیەکی زۆر گەورەیە قوتابخانە بۆی دابینکە. مەسەلەن قوتابیەکە دەرمانێکی هەیە بێ لە کاتێکی دیاریکراوە پێی بدرێ، قوتابی هەیە نەخۆشە ئەبێت تۆ کاتی هەیە بۆ خواردنی حەب بۆ خواردن بۆ ئاو خواردنەوە، ئەمانە ئەبێ هەمووی ڕەچاو بکرێت لەلایەن قوتابخانەکەەوە. ستانداردی 19 باسی چێکە باسی قوتابیەکانەکە کە چۆن سەلامەتی تەندروستی خۆیان بپارێزن، هەروەها مامۆستایانیش بەڵام بە دەرەجەی یەکەم قوتابیەکان فێر بکرێن سەلامەتی تەندروستی خۆیان چۆن بپارێزن و دامەزراوەی قوتابخانەکە چۆن سەلامەت بێ، بوونی ئاگرکوژێنەوە، بوونی سندوقی فریاگوزاریەکان و هەروەها خاوێنی ئاوەڕۆکان و هەڵسوکەوتی قوتابی و کوالیتی خواردەمەنیەکانی ناو فرۆشگا ئەگەر مەکتەبیەکی ناحکومیش بوو
ئەو خواردەمەنیەی کە لە ناو شوێنی بڵێن کافتریای ئەو قوتابخانەیە دروست دەکرێ ئەمانە هەمووی ڕەچاوەکرێ. لە ستانداردی دوای ئەو ستانداردی 20 ڕێکخراوەکان ئەمەش زۆر جار کێشە دروستەکە قوتابخانەکان ئەڵێن ئێمە ڕێکخراومان دەست ناکەوێت هاوکاریمان کە، بەڵام ئەگەر بە وردی ستانداردەکە بخوێنیتەوە مەبەست بەس ڕێکخراو نییە، ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی واتە ئەگەر هەر کەسێک هاوکاری قوتابخانەیە شارەوانی تەندروستی هاتوچۆ ئەمانە کێ هاوکاری قوتابخانەکە بۆ کێ چووە سیمینار و وەرکشۆپی بۆ کردوون بۆ بەرچاوڕوونی بۆ هاوکاریکردنی قوتابخانەکە داری ڕوانوە شارەوانی خاوێنی کردوتەوە و هەروەها ڕێکخراوەکانی تریش کە هاوکاری قوتابخانە بوون زۆر و نامێ بە تەحدید ناوی ڕێکخراوەکان بێن. لە ستانداردی 21 دایباب ئایا دایباب ڕۆڵی هەیە لە قوتابخانەکە ئەنجومەنی دایبابان کارایە و ئەو دایبابانە چ کاریگەریەکەکەن چه هاوکارێکی قوتابخانەن و چۆن بەشدارن لە ناو قوتابخانە و ڕۆڵیان چیە و چالاکیەکانیان. ستانداردی 22 زیاتر باسی چی ئەکا بەهای ڕەوشتی و نیشتیمان پەروەری و کۆمەڵایەتی قوتابی واتە ئەم قوتابیانە چۆن هەماهەنگی یەکترن، چۆن بەهانای یەکترەوە چن لە کێشەکانە، چۆن نیشتیمانی خۆیان خۆشەوێ، چۆن ڕێز لە ئاڵایان ئەگرن، چۆن ڕێز لە یەکتری ئەگرن، هەڵسوکەوتیان چۆنە، ئەمانە هەمووی ئەبێ بە بەڵگە بۆ ستانداردی 22. ستانداردی 23 ئاستی زانستی و ڕێژەی دەرچوونە. ئاستی زانستی و ڕێژەی دەرچوون لێرە ئەمانوێ قوتابخانە فێر بێ ئەم دوو شتە بەراوردکە، هی ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردوو بۆ ئەوی بزانێ ئایا ئاستەکەی بەرەو پێش چووە یان هاتۆتە خوارێ. ئەگەر هاتبێتە خوارێ پێویستی بە پلانێکی تۆکمەیە بەرزتری بکاتەوە و ئەگەر بەرز بوو بێتەوە ئەوەش هەر پێویستی بەوەیە کە هەر پلاندانێ بۆ ئەوی دانەبەزێ. ستانداردی طبعا لێرە ئاستی زانستی و ڕێژەی دەرچوون دووشتی جیاوازن. ڕێژەی دەرچوون واتە قوتابیەکان چەندیان مەسەلەن لە 100 تەلەبە چەند تەلەبە دەرچوو، بەڵام ئاستی زانستی ئایا چەندیان نمرەی بەرزیان هەیە و ئەتوانێت بە معادلەیەکی بیرکاری ئەمە دەربێنێ یان بە ناوەندی نمرە یاخود بە جیاکردنەوەی بەشەکانیش زۆر ئاساییە. مەسەلەن چەند تەلەبە ئەگەر لە 30 تەلەبە 16 تەلەبە نمرەیان لە 50 بوو یعنی ئایا ئاستی زانستی ئەم پۆلە ناوەندە و زۆر باش نییە، کەواتە یاخود دەتوان بڵێم پەسەندە و زۆر باش نییە و بەم شێوەیە ئەبێ قوتابخانە فێری ئەم پۆلیانکردنە بکرێ و بۆ ئەوی بزانێ ئاگای لە ئاستی قوتابخانەکەی بێ و ئاگای لە ئاستی دەرچوون و ئاستی زانستی و ڕێژەی دەرچوونی قوتابیەکانی بێ بۆ ئەوی خۆی بەرەو پێش بێ. لە ستانداردی 24 ڕازیبوونی دایباب و قوتابیە. ئایا قوتابی چەند ڕازیە لە قوتابخانەکە و خواست لەسەر قوتابخانەکە چۆنە؟ قوتابخانە هەیە خواست لەسەری زۆرە، ئەمە خاڵێکی ئەرێنی زۆر باشە بۆ ئەم ستانداردە و قوتابخانەش هەیە قوتابی لێ ڕاهەڵێت، کەواتە و هەروەها دابڕان واسێنان نەهاتن ئەمانە هەمووی ئەبێ بە بەڵگە بۆ ئەم ستانداردە لەگەڵ ئەو ڕاپرسیانەش کە ئەکرێ ئایا دایباب چەند ڕازیە لە ئەدای قوتابخانەکە و هەروەها قوتابخانەش. لێرە قەوسێگەکەمەوە طبعا ڕاپرسی هەیە و پرسیارنامە هەیە. ڕاپرسی ئەبێ لیژنەی پەرەپێدانی ناو قوتابخانە ئەنجامی بێ ڕاپرسی قوتابیمان هەیە، ڕاپرسی دایبابمان هەیە، ڕاپرسی مامۆستایانمان هەیە و کۆمەڵە پرسیارێکیان تێدایە بە هاوڕام و هاوڕانیم و تا ڕادەیەک هاوڕام و نازانم جوابەیاتەوە. ئەم ڕاپرسیانە ئەبێ ڕێژەی دەربهێنرێ و هەر پرسیارێک پەیوەستە بە چەند ستانداردێکە و ئەبێ بە بەڵگە بۆ چەند ستانداردێک. بەڵام پرسیارنامە تایبەتە بە لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی کە ئەچێتە قوتابخانەکان و ئەم پرسیارنامانە یان تەوزیع ئەکرێ و بە نووسین جواب بدرێتەوە یان بۆیان هەیە ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن بە پرسیار لەو توێژانەی بکەن لە قوتابیان یا لە مامۆستایان یا لە دایبابان یاری دەدەر و ڕێنمایی کاریش تەنانەت بەڕێوەبەریش. لە ستانداردی 25 ئەمەوێ تیشکی بخەمە سەر کە زۆر زۆر گرنگە ئەم ستانداردە، ئەویش گرنگیدان بە هەزر و خولیا و تواناکانە و داهێنانی ئەو قوتابیانەیە. ئەمە کاری دەستی قوتابیەکان و
چۆن گرنگیان ناوە بە هەزر و تواناکان و خولیاکانیان لە ناو قوتابخانە بە هەند وەرەگیرێ و ئەکرێ بە بەڵگە بۆ ئەم ستانداردە. ئەمە بەگشتی باسی ستانداردەکان بوو و چۆن قوتابخانە ئەتوانێت کاری لەسەر بکە. شتێکی زۆر گرنگ هەیە لێرە ئەمە باسی بکەم، ئەویش پلانە. پلانی پەرەپێدان ئەبێ دابنرێ بۆ قوتابخانە پاش خۆت هەڵسەنگاندن. ئەو پلانە زۆر گرنگە ئاگامان لە کاتەکەی بێ و ئاگامان لە فەقەرەکانی بێ. کەواتە من ویستم ئێستا مهم یعنی زۆربەی ئەو شتانی کە بەرچاومانەکەی من وەکو ئەندامی لیژنەی دڵنیایی زۆری پارێزگاکاتینە قوتابخانەکان سەیرەکەین ئیش زۆر کراوە بەڵام بەبێ پلان. ئیشەکان کراون بەڵام لەناو پلانە نین. ئێمە مەبەستی سەرەکیمان لەم بەرنامەیە ئەمانەوێ کۆمەڵگەی خۆمان بە قوتابخانەکانەوە بە ستافی قوتابخانەکانەوە فێر بکەین ئیشی بێ پلان نەکەن، واتە پلان دابنێن ئەنجا ئیش بکەن. کەواتە ئەبێ ئەو چالاکیانە ئەو ئیشانی کە کراوە لەناو پلانەکە هەبێ وەلەو بەروارەی کە کراوە دەستنیشان کرابێ. ئێمە پلانی پەرەپێدان چەند فەقەرەیەکە. بەشی یەکەمی ئەڵێ بوار و ژمارەی ستاندارد. ئێمە ئازانی ئەم پرۆژەیە کە وتمان ئەم بەرنامەیە 25 ستانداردی داناوە بۆ قوتابخانە. ئەم 25 ستانداردە لە 5 بوارە خۆی بینێتەوە. بواری یەکەم سەرکردایەتیکردن و ڕابەرایەتیکردنە کە لە ستانداردی 1 هەتا 9 تایبەتە بە بەڕێوەبەر و دەستەی کارگەڕی. بواری دووەم فێربوون و فێرکردنەک لە ستانداردی 10 هەتا 15 کە تایبەتە بە دەرەجەی یەکەم بە مامۆستا. بواری سێم پاڵپشتی قوتابیانە کە لە ستانداردی 16 هەتا ستانداردی 19. بواری سێم ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنیە ستانداردی 2021. بواری پێنجەم ئەنجام و دەرهاویشتەکانە لە ستانداردی 22 هەتا ستانداردی 25. کەواتە حەقلی یەکەم لە پلانی پەرەپێدان ئەبێ ئێمە بزانین لە کام بوار ئیشەکەین. بواری یەکەمە، دووەمە، سێمە هەتا پێنجەمە ئەبێ دەستنیشانی کەین. حەقلی دووەمی ئەڵێ ستاندارد و ژمارەی ستاندارد. کەواتە ئەبێ ئەو ستانداردی کە ئەمەوێ پلانی بۆ دابنین بینوسم و ژمارەکەشی بنووسن. حەقلی دوای ئەو ئەڵێ چی؟ ئەڵێ ئامانج لەو کارە. زۆر جار لە قوتابخانەکان جیاوازی ناکرێت لە بینی کار و ئامانج. کار جیایە، ئامانج جیایە. مەسەڵەن تۆ کارێکەکەی، ئامانج لەو کارە چییە؟ ئەبێ یەکەم جار ئامانجەکە بنووسی، پاشان کارەکەی کە بەتەمای بیکەی لە حەقلی کارەکان ئەنجامی ئەینووسی. ئەنجا دوای ئەو کەسی بەرپرس لە کارەکە، کەسەکە دەستنیشانەکەی، ئەو کەسی کە دەستنیشانیەکەی ئەبێ ئەندامی لیژنەی پەرەپێدان بێ. زۆر جار ئەم ئەندامە خۆی ئیشەکە ناکە بەڵام یەکێ ڕاستپێرێ. مەسەڵەن ئەندامی ناو قوتابخانەکەیە یەک دکتۆرێکی جامیعە بانگهێشتەکە بۆ ئەوی سیمینارێک بکە. لێرە ئەنووسرێ لەسەر داوای فلان کە ئەندامی لیژنەی پەرەپێدانە دکتۆر فلان سیمینارێکی کرد. ئەمە کەسی بەرپرسە لە ئەنجامدانی کارەکە. پاش ئەو ماوەکەی دیاری کراوە، ماوە ئەبێ ڕۆژ و کات و بەروارەکەی بە جوانی بنووسێ، تەنانەت کاتژمێرەکانیش ئەگەر سیمینار بوو. ئەمە ماوەکەی کە بۆ ئیشەکە تەرخانەکرێ. پاش ماوەکە سەرچاوەمان هەیە. سەرچاوەکە دوو جۆرە، مادی هەیە و مرۆیی هەیە. مادێکە ئەبێ بنووسێ ئەو پارەیە یا ئەو شتەی کە ئیشەکەی پێکراوە، ئەو پارەیە ئەو داهاتە هیچیە، یا کۆمەکی مامۆستایانە، یا پارەی خۆێرخوازە، یا پارەی فرۆشگایە. ئەبێ تەحدید کرێ ئەو پارەیە لەکوێ هات کە ئەو ئیشەی پێکراوە. ئەگەر ئیشەکەش پارەی نەویست نانووسێ. باش، سەرچاوی مرۆیەکەش ئایا بیرۆکەی کێ بوو، هزری کێ بوو، ڕێنماییەکان بوو، ڕێبەر بوو، هەروەها ئینتەرنێت بوو، بیرۆکەی یەکێ لە ئەندامانی لیژنەی پەرەپێدان بوو، بیرۆکەی کێ بوو ئەم کارەکرا. پاش ئەوە حەقلێکمانەیە پێوترێ بە دوواداچوون. بە دوواداچوونی ئەبێ بە هەمان شێوە ئەو کەسێک کە بە دوواداچوونەکە بۆ ئەم کارانەی کە لە پلانە هەیە ئەندامی لیژنەی پەرەپێدان بێ و بژڵێ بە دوواداچوونەکە بە چ شێوەیەکەکە. و هەڵسەنگانیش بە هەمان شێوە. هەڵسەنگانەکەی ئەخیریش ئەبێ هەر ئەندام لیژنەی پەرەپێدان بێ یان لەسەر ڕاستباردەی ئەوان بێ ئەگەر کەسێکی دەرەکی بوو و
و چۆن هەڵسەنگاندنەکە کراوە و ڕێژەش دابنێ بۆ نەزاحەتی ئەو ئیشە، بۆ کاریگەری ئەو ئیشە. چەند کاریگەری هەبووە لە 100 لە 150 لە 100 ئەوە هەڵسەنگاندنە کە ئەبێ لێرە بکرێ. طبعاً لێرە هەڵسەنگاندنەکەمان هەڵسەنگاندنی بنیادنەرانەیە، کەواتە چییە؟ هەڵسەنگاندنێکە بۆ هاندانی قوتابخانەیە بۆ ئەوی بزانێت تا چەند کارەکەی سەرکەوتوو بووە. لە پلانی پەرەپێدانە هەچەنە تەوقع ئەەکەم ئەو پرسیارم لێ بکرێ، بەڵام من دەست پێشخەری یەکەم لە پلانی پەرەپێدانە باشتر وایە ئەولەویەت بدرێ بەو ستانداردانی کە پاش خۆت هەڵسەنگاندن ئاستی یەکیان هێناوە، دوایی بدرێ بەو ستانداردانەی کە پاش خۆت هەڵسەنگاندن ئاستی دویان هێناوە، دوای ئەوان بە سێیەکان و دوای ئەوانیش بە چوارەکان. لەوانێ بپرسن بۆ 34 خۆ سێ ستانداردە و چواریش ستانداردی تێپەڕانوە، ئەڵێن بۆ ئەوی دانەبەزێ ئاستەکە. نمونەیەکتان هێمێ لەسەر ئەمە. مەسەلەن تۆ مناڵێکت هەیە لە کۆمەڵە دەرسێکە ئەم مناڵەی تۆ هەندێکی زۆر باشە 190 هەیە، هەندێکیشی 40 هەیە، هەندێکیشی 60 هەیە. ئەبێت تۆ پلانی بۆ دابنەی بەس لە چلەکان ناسایی بکە بخوێنێ؟ نەخێر، ئەبێت تۆ پلانی بۆ دابنەی ئەگەر لە 190 نەخوێنێ ئەوانی ژەیەتە خوارێ. کەواتە بەڕێوبەری چست و چالاک کە سەرۆکی لیژنەی پەرەپێدانە خۆی و وەک بەڕێوبەرێکی سەرکردە خۆی و لیژنەی پەرەپێدانەکەی ئەگەر بتوانن ئیش لەسەر هەر 25 ستانداردەکە بکەن زۆر باشە بۆ ئەوی ئەو ئازبەرزەکانی ژنێ نەخوارە و ئازنیزمەکانیش بەرز ببنەوە. دەستان خۆش بێ و وابزانم کاتی من تەواو بوو بە پێی قسەی دکتۆر و سوپاسدانەکەم و هەر پرسیارێکیشتان هەیە لە خزمەتە. فەرموو دکتۆر ئەگەر یەکێ پرسیارێکی هەیە شتێکی هەیە. فەرموو دکتۆر ئەگەر یەکێ ئیشێکی هەیە یەکێ پرسیارێکی هەیە جەنابەت. بەڕێزێکە پرسیاڵێ مەرجە پلانی پەرەپێدان مامۆستا دەستەکان خۆشبی زۆر سوپاس. وەڵام شتەکان زۆر وازەح بوو، زۆریش بە زمانێکی سادە و پارا و کوردیشی جوان ڕوون کراوەتەوە. مەجموعەیەک پرسیار هاتووە، مەجموعەیەکیش دەستیان بەرز کردوێتەوە مامۆستا. هەندێک لەوانە هەڵدەبژێرین کە دەستیان بەرز کردێتەوە، هەندێکیش لەوانەیە کە نووسیویانە. ئەگەر 2 دانە 3 دانە بەیەکەوە وەرگرین بەیەکەوە وەڵام بدەینەوە باشتر دەبێت لە بەرکاتەکە. بەڕێزانەوانی مایکیان دەکەنەوە تکایە تەنها پرسیاریان سەرنج یەکسەر چەندی بکرێ، ئەگەر لە دەقەیەک کەمتر بێ باشترە. مامۆستا عامر فەرموو، عامر نەجمەدین، عامر نەجم وابزانم، فەرموو مامۆستا. مایکەکەت بکەوە مامۆستا، فەرموو. السلام علیکم دکتۆر جان، کاتتان مامۆستا گیان ببوورە با لە کاتان نەگرم بۆی لە خولەکێک کەمتر بێت دەستە خۆش بێمە خەڵت و فرمێسک بەکۆی گشتی بابەتەکان شتێکی باش و جوان و بەڵام یەک 2 تێبینی بوو چوو. یەکەمیان لە پرسیاری یەکەمە جەنابی وتی ئێسێمە لەکوێ ما بزانم ئەوەی باس کرد و شتەکان ڕۆیشتە پرسیاری دووەمە. ئەمە خاڵێک تێبینیەک لەبەری ئێسێمە لەکوێیان ئەوەی وەڵام نەداوە لەوەی دەست پێ نەکرد. خاڵی دووەمیش مامۆسای دیکەش باسی کرد و پێم وابێتن من وەکو مامۆسایەکە هاریکار لە قوتابخانەیە کە چەندین ساڵە سەرۆکی لەژنەی دید و برنجکانسم لە قوتابخانە کۆی گشتی شتەکان باش، بەڵام هەر 25 ستاندەرەکان بە شێوازێکی وا سەریع و ئەوەکەوا بزانم حەقی نادرێتەوە. بەڕاستی پێم وابێتن وا باشتر بوو هەر ستاندەرێک
کۆمەڵێک ئارگومنت و پرسیاری دیکە لەسەر بێت دەستان خۆش دوارە کاتی دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستاجان مامۆستا ئاسۆ فەرموو مامۆستا ئاسۆ مامۆستا ئاسۆ مایکەکەت بکەوە بفەرموو ئەگەر دووبارەی مایکەکە بکەوە ببورە دەستمان بەرکەوت ئەم کاتان باش زۆرگیان باشتر مامۆستا فەرموو سەلامەت بی دەستخۆشی بۆ ماوەستا فریشتەی بەڕێز منیش هەمان بۆ چوونیە و بەڕێزەمەیە لە ڕاستیە ستاندارانە زۆرن لەبەرەوەی کە هەڵسەنگاندی دەرەکی با بڵێن ئێمە پەرپێدانی توانەکانمانی قوتابخانە هی مامۆستامانەیە خاستەی مامۆستای ئیسلام لە حالێن خود هەڵسەنگاندی مامۆستای خۆم لەبەرە سایە بەڕاستی پرسیارەکانی چۆنەڵی جۆرێ حاشا لە ڕووی جەنابتان بێمانایی پێوە دیارە جا بۆیە منە هەرێکەمە پرسیارێ بەجددی ئەم پرۆگرامی پەرپێدانی تواناکان وەکو منهج وەکو پرۆگرام شتێکی جوانە ئەپرسم تا چەند پشت بە معریفەی خۆماڵی بەسراوە لە چۆن ئامادەکردنی منهجامە خاڵێ پرسیارێکی ترم ئەوەیە کە با بڵێن منهجە وەکو پێم وتی شتێکی جوانە بەڵام لە ڕووی ئەداکردن و با بڵێن جێبەجێکردنە کاتی خۆی چۆنەڵی هەر کەسێ پێی هەستا بێ با بڵێن شتەکان مامۆستا بوونم لەکردن بسام خۆ مامۆسام لەم فۆرمی خود هەڵسەنگانی مامۆستا کە پڕەکەیتەوە یعنی نازانێت ستاندەرەکان چی بۆ بوار و ئەدا و بەڵگەکان بۆ لەبەرەوەی بە چاوڕۆشتنی لانێ بۆیە زۆر لێر لێ ئەبینی سێرەکەی دەنگی ناڕازی هەیە بە حکمیەوەی هەڵە تێگەیشتن هەیە یعنی مامۆستا چی مدیری قوتابخانەیە چی ستافەکەیەتی نازانێت چۆن ئەدایکە ینی بە بۆچوونی من کاتی خۆی ئەبواە بە تێروتەسەلی خەڵکانێکیان ڕابی هێنایە بۆی کە ئیشی جدی لەسەر کرایە بەڕاستی تێبگەێنرانایە کە ناڕوونی هەیە بە کورتی چۆنەڵی ئەوەت پێ بڵێم دەست خۆش بێ و موفق بن ئینشاءالله خۆش بێ مامۆستا زۆر سپاس کەسێکی تر مامۆستا عادل ژوەر دەگرین ئەو هەرسێکی بەیەکەوە جواب دێنەوە مامۆستا عادل کەریم مامۆستا عادل فەرمووجان دەست خۆش بێ زۆر جوان شتەکانی ڕوون کردەوە خاستن دید و پەیام بەڵام یەک ملاحەزەم هەیە ئەویش بێجگە لە دید و پەیام ئێمە بەهاشمان هەیە ئەو نمونەی کە هێنایەوە لەسەر کەسێ نەخۆشی شەکرێ هەبێ ئەبێ عیلاج خوا بەڵام سێم شت کە بەهایە ئەبێ ئەو شتە چۆن ئێسایشێک ئەگەر دانی نوقسانی هەبێ ئەبێت دەست کا بە دانشتن ئەبێ وای لێ ببێ بە بەهاتیایە وا بێ نەتوانێ وازی لێ بێن ینی کاتە دید پەیام بەها ئەم بەهایە زۆر کەس من وەکو تەجروبەی شخصی خۆم وەکو سەرپەرشتیار مەکتەبەکان گرنگی بەمەیان نایەن ئەبێ ئەو شتەی کە بڵین دیدە پەیامە ئەبێ وای لێ بێت خەڵکەکە نەتوانن ئیتر واز لەو ئیشە بێنن بوو بێ بە بەها لایەن بوو بێ بە شتێکی گرنگ لایەن چۆن زەلامێک نەتوانێت ئەگەر خەوت بێژیش هەڵەسێتەوەڵێ وڵادانم نەشتووە ینی بۆ بە بەها ناتوانێ وازی لێ بێنێت ئەم وشەی بەهایە ئەمە ئەو هەروەها ملاحەزەیشی کەش تیمی پەرپێدانی قوتابخانە ئەبێ لیژنەی هەڵسەنگانی دەرەکی چیەکەن ئەبێ ئەوان لە ئەوڵی ساڵە هەموو ئەو شتانەی ئەوانەی کە نەبێت تیمی پەرپێدانی قوتابخانەش هەموو ئەو شتانە بکە و زۆر سوپاس دەستەکان خۆش مامۆستا عادل زۆر سوپاس بۆ تێبینیەکانت مامۆستا فریشتە ئەو سێ ئەگەر وەڵام بدەینەوە دوای دێنە سەروانی تر بڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ پرسیارەکان ئەو بەڕێزی یەکەم وتی ئێستا لەکوێین وەڵام نەیرایەوە بەس من وەڵامم مایەوە وتم ئێستا لەکوێین ئەبێ خود هەڵسەنگاندن بکا قوتابخانەکە بۆی بزانێ ئێستا لەکوێیە واتە وەڵامی ئێستا لەکوێین چییە خود هەڵسەنگاندنە دەمانەوێت بگەینەکوێ دیدە چۆن دەگەین پەیامە لەگەڵ پلانی پەرپێدان ئەوە بە هیوای ئەوەی وەڵامەکەی وەرگرتوێ بە نیسبەتی خود هەڵسەنگاندنی تاکەکان کە ئەڵێن سەر لێ شێواییەک دیارە و نازان چۆن خود هەڵسەنگاند بکەن بەڕێوەبەری قوتابخانەکان بە پاڵپشتی و هاندانی هاوڕێی ڕەخنەگەر ئەبێ مامۆستایەکانی ڕابێنێ لەسەر ئەوەی کە نیشاندەرەکانی ئەدای فۆرمی هەڵسەنگاندنی مامۆستا بەکاربێنن بۆی بزانن هەڵسەنگانێکی ڕاست و دروست بە خۆیان بکەن بۆ نمونە فەقەرێکی ئەڵێ ئایا مامۆستا ئەو بابەتەی ئێڵێتەوە ئەیزانێ هەمویان ئەڵێن ئەی قابلە نەیزانین دەرەجەی فول بەخۆیانێن بەڵام ئەگەر نیشاندەری ئەداکان خوێندنەوە زۆریان سەیرەکی دەرەجە لە خۆیان نشکێنن بۆ نمونە مامۆستا سوود لە زانستی سەردەم وەرەگرێ لە پسپۆڕێکی خۆی
مامۆستا قوڵبوونەوەی هەیە لە بابەتەکەی خۆی کەواتە نیشاندەرەکانی ئەدا بۆ هەر ستانداردێک وەکو وتم وەکو لایتێک وایە پێشڕوونی بەرچاوڕوونی ئاياتە ئەو کەسەی کە خۆت هەڵسەنگان نەکە جا ئەگەر خۆت هەڵسەنگان نەکە هیچ تاک بێ یان هی قوتابخانە بێ ئەبێ سوود لە نیشاندەری ئەدا وەربگیرێ و معریفەی خۆماڵی وەکو ئەو بەڕێزە باسی کرد ئەم ستانداردانە قەیناکە شتێکە کە داڕێژراوە سوود لە زانیاری وڵاتەکانی وڵاتە پێشکەوتەکانی تریش کراوە بەڵام چۆن ئەڵێ کاڵا بەقەت باڵا بە گوێرەی واقعی وڵاتەکەی خۆمان داڕژراوە و هەروەها دەستکاری کراوە بەپێی ئەو واقعی کە ئێمە لە قوتابخانەکانمان هەیە بەنسبەتی بەهای ڕەوشتی کە مامۆستا ئاماژەی پێکرد دەستی خۆش بێ زۆر زۆر تێبینێکی جوان بوو بێگومان ئەو 25 ستانداردا هەر 25 کە ئێمە ئیشمان لەسەر کرد و ماوەیەکی زۆر قوتابخانەکانمان ڕاهێنا لەسەر ئەوە ئەبێتە بەهاتیانە ئەمە هەروە بۆ خۆشی ئەڵێم بۆی گۆگرە بەڕێزەکان تۆزێکیش پێ بکەنن وامان لێ هاتووە تەنانەت لە ماڵێش کە مناڵەکەمان قسەیەکەکە یان هاوسەرەکەمان قسەیەکەکە ئەڵێن کوا بەڵگە کەواتە ئەو بەهایەتیامانە دروست بووە ئێمە بە دوای بەڵگە بگەڕین بۆ هەموو شتێک و بڕیار نین یەکسەر یاخود بەهای ڕەوشتی بۆ کەشی ئەرێنی بەهای ڕەوشتی بۆ ڕەچاوکردنی مافی مناڵەکانمان واتە بەها لە هەر 25 ستانداردەکە ئەگەر ئیشی لەسەر بکەین ئەبێتە بەهاتیامانە و شانازی پێواکەین دەست خۆش بێ و تێبینێکی کەشی زۆر جوان بوو کە وتی تیمی پەرەپێدانی قوتابخانە ئەبێ هەمان ئیشی لیژنەی هەڵسەنگانی دەرەکی بکەن و ئەوان خۆت هەڵسەنگان نەکەن و ئەوانیش هەڵسەنگانی قوتابخانەکەکەن دەست خۆش بێ و وابزان وەڵامی هەمیان بوو هەر بەڕێزیکە دەست خۆش بێ پرسیاری تر هەیە ناز ئەکرەم دەڵێ دانانی ئەو بەرنامەی دید و پەیامە سەرچاوە و مێژوەکەی لەکوێوە سەری هەڵداوە بۆچی هەتا ئێستا ئەو بەرنامەیە تەنها لە قوتابخانە حکوومیەکان دانراوە نەک ناحکوومیەکان ئەوە یەک لە پرسیارەکانە ئەوەی دەستی بەرز کردێتەوە مامۆستا کەوسەر فەرموو مامۆستا من دەنگم جلێ دەنگەکە زۆر نزمە بەڕێ پیشنیارێکم هەبوو بۆ بەڕێز مامۆستا فریشتە جێت لە دەنجی هەیە پیشنیارێکم هەبوو بۆ بەڕێستان فەرموو بەڵێ گوێم لێ ئەلۆ بەڵێ فەرموو ئێستاکە تەواوە بەڵێ فەرموو باشە دەستان خۆش بێ مامۆستا پێشنیارێکم هەیە من ئێستا زۆر جار لە قوتابخانە حتا ئێستا بۆچی منهەجێک نییە بۆ ئەو مناڵەکانی کەڕولال واتە ئێستا لە بنەماڵی ئێمە زۆر مناڵی کەڕولال هەنا یعنی حتا ئێستاش من بخۆم ناتوانم لێیان تێبگەم سەبارەت بەوەی کە منهەجێک نییە لە قوتابخانە لی بخوێنین بۆ ئەوەی کە لە مناڵی کەڕولال تێبگەن و هەروەوانش مافی چونە قوتابخانەیان هەبێتن زۆر سپاس دەست خۆش مامۆستا کەوسەر زۆر سپاس مامۆستا ئازاد محمود مامۆستا ئازاد فەرموو ئەم کاتتان باش دەستان خۆش وڵایی دەستخۆشی لێ دەکەم بۆ بەرنامە جوانە وەک برادرانی تر باسییان کرد کاتی دەویست بەڕاستی بەرحاڵ من دووسێ تێبینیم هەیە یەک لەو تێبینیانە بەڕای من لیژنەی پەرەپێدانی قوتابخانە بۆ 1-2 ساڵ نەبێ بمێنێتەوە و هەروەها و کەسانی لیژنەی پەرەپێدانیشن هەنی وەکو بڕیارێکی لێ هاتبە چکە ئەرکیان قورسە بەڕێی من بە شەوانەشان کەمتر بە وەستافی ئیدارەش بەڕاستی ماندوون لە ئێستادا و بە تایبەتیەوەی سیستەمی پەروەردەش بەڕێوە دەبا من واتە سەوڕیش دەکەم ئەو بەرنامەیە کە دابەزیوە زەمینە سازیکی باشی بۆ نەکراوە ئەگەر لە من دەپرسی پێش هەمووان دەبوو لیژنەی پەرەپێدان خولیان بینی بە ئاشنابان بەو ستانداردانە بەداخەوە ئێستا زۆرینەی لە بەڕێوەبەرە بەڕێزەکان شارەزایی باشیان نییە لەسەر ئەم ستاندارد و ئەم بەڵگانە و ئەم نیشاندەرانە بۆی هیوادارم وەکو تیمی وەزارەت بەرنامە و پلانیان هەبێ کە بۆ ئەم ساڵیش نەبێ بۆ ساڵی ئایندا بتوان ئەو شتانە جێبەجێکەن سوپاس بۆیەوە خۆش مامۆستا فریشتە ئەگەر بتوانێت ئەو سێژ وەڵام بدەیەوە تا دوای ئەوانی تر بۆدەگرێت دەستان خۆش بێ ببورن بۆچی تەنها لە قوتابخانە حکوومیەکانی و لە ناحکوومیەکان نییە ئەم ساڵ خۆشبەختانە بۆ هەموو قوتابخانەکانە واتە بۆ حکوومی و ناحکوومی و ئەو شتانەی کە لەبەرەوەی هەندێ دیاردە هەیە لە ناو قوتابخانە ناحکوومیەکانە و لە حکوومی نییە بۆ نمونە
پارە وەرگرتن، جلوبەرگ، پارەی خوێندن، ئەمانە هەمووی تێ هەڵکێش کراوە لەگەڵ ستانداردەکانە و خراوەتە ناو نیشاندەری ئەدا و فۆرمی تایبەت هەیە هەر 25 ستانداردەکەیە بۆ قوتابخانە ناحکومەکانیش، بەڵام نیشاندەری ئەدا بە گوێرەی واقعی خۆیان بۆ زیاد کراوە، نەک تەنها بۆ قوتابخانەی ناحکومی بەڵکو بۆ پەیمانگاکان و بۆ پیشەیەکان و بۆ هەمووی تامیم کرا. منهجی کەڕوڵاڵ ئەو بەڕێزە باسی کرد وتی پێشنیارەکەم منهجێکە بێ بۆ قوتابیانی کەڕوڵاڵ لە ناو قوتابخانەکانە، ئەم قوتابیانە خۆیان قوتابخانەی تایبەتیان هەیە و منهجی تایبەتیشیان هەیە مامۆستاییان، کەواتە لە هەموو شارێک باوەڕ ناکەم ئێستا لە هەولێر هەیە قوتابخانەی کەڕوڵاڵەکان، لە سلێمانی هەیە، بێگومان لە شوێنەکانی کەش هەیە و منهجی تایبەت بەخۆشیان هەیە، نازام ئاگاداری یان نا. بەنسبەتی لیژنەی پەرەپێدان بمێننەوە نەک بگۆڕێن، لە هیچ فەقەرەیەکان نەوتراوە لیژنەی پەرەپێدان بگۆڕێ، بەعکسەوە لیژنەی پەرەپێدان کە لە ناو قوتابخانە دروست دەکرێ لە چی دروست دەکرێ؟ لەو مامۆستایانی کە زۆر ئاکتیڤ و چالاکن و کارەکان زۆر بەباشی ئەبەنەڕێەوە، ئەمانە بۆ گۆڕێن مەگەر لە حاڵەتێکە نەقڵ بن یاخود خوان نەخواستە خۆیان کارە ساتێکیان بەستەر بێ، ئەگینا هیچ پێویست ناکا بگۆڕێن و کەسیش نەیوتۆ با بگۆڕێن، با بە بەردەوامی بمێنەوە هەتا لەو قوتابخانەیە و چونکە ئەوان زیاتر شارەزاییە بن لە ئیشەکان بەشەوانە یان کەمتر بێ، ئەویان لە دەسەڵاتی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردایە خولیان بۆ بکرایەتەوە. من منیش لەگەڵ ڕام لیژنەی پەرەپێدان ئەگەر بکرایە و لایەنی مادی وەزعی وڵاتەکەمان ڕێی باە ئەروەڵڵا خولیان بۆ بکراتەوە، بەڵام ئێمە لە بری ئەوە خولمان بۆ هاوڕێ ڕەخنەگرەکان کردوتەوە کە سەرپەرشتیارە بەڕێزەکانی هاوپیشەمانن و ئەمانە کارامە و پرۆفیشناڵن لە ئیشەکە، چونکە خولیان دیوە زیاتر لە جارێکیش مەفروزە ئەمانە بچنە قوتابخانەکانەوە و ئەمان لەلایەن خۆیانەوە خول بکەنەوە بۆ قوتابخانەکانی خۆیان و لیژنەی پەرەپێدان کۆ بکەنەوە و زانیاریەکانیان پێ بگێن و ئالێتی ئیشەکانیان فێر بکەن. بەنسبەتی لیژنەی پەرەپێدان بە هەماشێوە وتمان پێویستە خولەکان یاخود ئەو زانیاریانەی پێویستیانە لە هاوڕێی ڕەخنەگرەوە وەریگرن. دەستان خۆشوا بزانم ئەوە وەڵامەکان بوو گەیشت. دەستەکانت خۆش بێ. بژی سواس. مامۆستا دەڵێ بەڕێزێک دەوێ ئەگەر بەڕێوەبەر دادپەروەر نەبوو لە هەڵسەنگاندنی مامۆستا چارەسەر چییە؟ ئەوە یەکێکیانە. پرسیاری تر دەڵێ مامۆستا نەهرۆ دەڵێ مەرجە پلانی پەرەپێدان تەنها 3 ستاندەرد بێ یان ئەگەر زیاتر یان کەمتر بێ ئاساییە. مامۆستا هەیە من هەڵەبجەی دەستی بەرز کردوتە باویش وەربگرین. مامۆستا هەیە من سڵاو مامۆستایان، نازام دەنگ مەگە دەنگ هەیە. دەستخۆشیم بۆ مامۆستا فریشتە هەیە دکتۆران سڵاو لێ هەموو بەشدار زۆر خۆشحاڵ مامۆستاجان. بەدەر لە مجاملە حەزەکەم ئەم وبینار و سیمینار و ئەوانە بەردەوام بێ بەڕاستی مامۆستایان ئیسفادەیەکی باشی هەیە. بە سەرنجێک دەست پێەکەم ئەگەر مامۆستا فریشتە و جەنابی دکتۆر لێم وەرگێت من واسەکەم مامۆستاجان ئێمە شەوتێکمان بڕیوە لە بنیاتنانی تواناکان، یعنی مامۆستا فریشتە پێشکەشی کرد بە شێوەیەکی عام، یعنی مراجعەیەکی عام بوو. ئێمە لەگەڵ داوای لێبوردنە لەوە چێ لەو قۆناغەتیە پەڕی بین کە بەڕاستی مراجعی ئەوانە بکەین کە لە کتێبەکانە هەیە. یعنی حەزمە کرد مامۆستا فریشتە تکایە یعنی ئەمە بەڕەخنەیەکی بنیادنەرانە وەریگرن ئەوکو خۆی فەرمووی بەو چاوەوە سێریکەن. حەزمە کرد بووە سەینای لەسەر ئەو وێزگانی کە شانی وەستانە، یعنی ئەمە 2-3 ساڵە لەسەر ئەم بنیادنانی توانایانە بە فعلی لە ناو مەکتەبەکانە لیژنەی بەڕێزی دڵنیایی جۆری راپۆرتەکانی ئێمە بەرزەکەنەوە بۆ سەروتر بۆ لیژنەی پارێزگا و بۆ سەروتر، یعنی کۆمەڵێک تێبینی جدی لەسەر ستانداردەکان هەیە لەسەر یعنی ئەوەی کە هەیە کە ئەچیتە ئەرزی واقعەوە ئیستیدامەکە بە کۆمەڵێک کێشە بە کۆمەڵێک شت کە بەڕاستی بۆ ئەم ساڵەوە چێت پێویستی بە حەلکردن بێت لە حەلکردنی کۆمەڵێک ستاندارد لە کەمکردنی یان لە زیادکردنی حەزمان ئەکرد. یعنی بەڕاستی منۆکو خۆم شتەکان تۆزێ جدیتر بووایە، یعنی لەسەر حرفەکان بووە ساینایە شتەکان تۆزێ بڵاو، یعنی 25 ستاندەرۆک و پێشتر هاوڕێیان وتیان حەزمە کرد یعنی ئەگەر کرا لە داهاتووە سیمینارە ئەمەیەک دوو ئەو خوشکە بەڕێزە ئەو خوشکە گەورەمان مامۆستا فریشتە باسی ئەوەی کرد یان من هەڵە تێگەشتوم کە بەڕاستی پلانی پەرەپێدان هەموو ئەو چالاکیانەی تیا بێت کە
مەکتەبەکە ئەنجامی هەیە من ئەگەر غەڵەت تێگەشتم حەزەکەم بۆم ڕاستکاتەوە ئەگەر ئەوە وابێت بەو شێوە بێت طبعا دوو سەرنجمە ئەگەر کاتەکەم بنێ ئەگەر ئەوە وابێت ئەو کاتە مانایەک بۆ پەیام نامێنێت ئەگەر ئێمە قەنەعەتمان وابوو بە پەیام بگەینە دیت پەیامەکە چەند خاڵێکە ئێمە ئەبێت پلانی پەرەپێدان لە ژێر چەتری دید و پەیامە ئیشکات کە بریتە لە 3 ستاندەر 4 ستاندەر 5 ستاندەر لەم ساڵە ئیشەکە بەڵام تۆ بێنی هەموو چالاکیەکان بخیتە ناو پلانی پەرەپێدان و بەڕاستیەوە شتێکی مستەحیلە بێت و ناشکرێت توانای یعنی لیژنەکە بەسەرا ناشکێت بەڵام خۆی مەکتەب ئەگەر پلانی پەرەپێدان و بنیاتنانی تواناکانی ژنەبێ هەر ئیشی خۆی ئەکا بەڵام ئێمە ئەڵێن لەم مەرحەلەیە وەکو خۆی فەرمووی بۆ نەخۆشی شەکرا کە ئاستی یەکەمە ئەم دووسێ ئیشە ئەەکەین دوایە ئەگەر چاومان داوەزیوە لە ساڵێککە ئیش لەسەر چاومانەکەین لەسەر ئەگەر بە نمونە ئەهێن ئەمە یەک دوو ئەگەر هەڵا تێگەشتنێک هەبوو حەزەکەم ئەوەشم بۆ ڕاستکاتەوە لە کەسی بەرپرس من وا فێر بووم لەو بنیادنانی توانایانە کەسی بەرپرس ئەو کەسەیە لە پلانی پەرەپێدانە ئەوەیە کە هەڵەسێ بە ئەنجامدانی چالاکیەکە مەسئولە یعنی ناوەکەی خۆی مەسئول ینی بەرپرس برن خۆم مامەسای عەرەبیم سەرپرشتیاری عەرەبی ینی بەرپرسە جا من ڕاستکردنەوەیەکم هەیە گەر هەڵەوم حەزەکەم ئەو بۆم ڕاستکاتەوە کە ئێماڵین بەرپرسە یعنی ئەندامێکی لیژنەی پەرەپێدانی قوتابخانەکە هەڵەسێت بە ئەنجامدانی ئەم چالاکیە بەچی بەوەی کە ئەچێ دکتۆرێک لە جامیعای هێنێت و ئەم سیمینارەمان بۆکات جا لەو خوشکەم وا تێگەشتم مامۆستا فریشتە ئەو کەسێک کە سیمینارەکە ئەکا مەسئول ینی دکتۆرێک کە لە جامیعەوەیەت مناسەکەی ئەیتێ و سیمینارێک ئەکات بۆچی بەرپرس بێت بەرپرس نییە بەڵکو من ئەبێ ئەوە بخرێتە حەقی سەرچاوەکان و سەرچاوی مرۆیی ئەڵێن دکتۆر دانا بۆ نمونە لە جامیعی سلێمانی و یان لە جامیعی هەولێرەوە هاتوو ئیشەکەی کردووە سەرچاوەکە مەسەلەن مادیە لە بڕێک پارەمان بۆ کردو بۆ تەرتیباتی ئەو سیمینارە و بۆ ئامادەکردنی هۆڵێک ئالە یا تۆزێک لام وایە گەر هەڵە نەبم تێکەڵاوبوونێک هەبوو لە کەسی بەرپرس و لە سەرچاوەیە ئەگەر سەرچاوەکە مرۆیی بێت بە هیوای ئەوەی جوای پرسیارەکانم باتەوە ورتر ئیش لەسەر ئەمانە بکرێ و سپاسەکەم کاتەکەم زۆر مامۆستا فریشتە فەرموو دەنگت نایە مامۆستا فریشتە بەڵێ زۆر سپاس مامۆستای بەڕێز پێ خۆشحاڵ بووم بۆ ڕەخنە بنیادنەرانانە و من ئێستا وەڵامی هەمووی بە وردی ئەدەمەوە گۆڕانکاری هەبووە لە بوتی حەزمە کرد زیاتر ئەم ویمینارە دەختی بکرداتەوە لەسەر ئەو ئاستەنگ و کێشانەی کە لە کاتی ئیشە بە فعلیەتە بەردەمان ئاستەنگ فعلا کۆمەڵێ شت هەیە کە لە کاتی هەڵسەنگانی دەرەکیە مشریفە بەڕێزەکان کردویانەتە راپۆرت پێشنیاریان کردووە تەنانەت ئێمە توێژینەوەمان ئەنجامدا زۆر کێشە هەیە لە کاتی هەڵسەنگانی دەرەکیە ئەوانە هەمووی تاوتۆکراوە و لەبەر ئەوەی گۆڕانکاری هەتاوەکو بەڕێز جەنابی وەزیر ڕازی لەسەر نەبێ من ئێستا ناتوان باسی بکەم گۆڕانکاری کراوە بە مەبەستی زیاتر باشترکردنی ستانداردەکان و باشترکردنی کاری هەڵسەنگانەکان ئەوە با بمێنێ هەتا ئیشەڵا لە ویبینارێکی ترا ئەگەر گۆڕانکاریەکان ئەمری پێدەرچوو بەڕێز وەزیری پەروەردە ڕازی بوو لەسەر گۆڕانکاریەکان ئەو وەختە ئەتوانین ئێوەی بەڕێزی پێ ئاشنا بکەین ئێمە یەک وەڵام تێمەوە نازام بەڕێزت ئەگەر لێ تێکچوونێک ڕوویابێ لەلات من وتومە هەر کارێک لە ناو قوتابخانە کرا چالاکی بێ هەر کارێ بێ ئەبێ پێشتر پلانی بۆ دانرابێ مامۆستاگیان من تەنانەت ئەگەر چێشتێکیش لێنێم لە ماڵەوە ئەبێ پلانم دانابێتی ئەەکەم مەسەلەن بچمە سەیراند ئەبێ پلانم دانابێ بچمە بازار ئەبێ پلانم دانابێ مام قوتابخانە ئەبێ هەر ئیشێکی کرد لە ناو پلانی پەرەپێدانیا هەبێ و پلانی پەرەپێدانیش من کەس نەیوتووە لە هیچ شوێنێکانە هاتووە بڵێ پلان تەنها بۆ سێستاندار دابنێ بەعکسەوە پلانی پەرەپێدان نای خۆی بەخۆیەتی یعنی تۆ پەرە بدە بە قوتابخانەکەت و ئەگەر ئەتوانی من نەموتووە مەجبوری و ئیجبار دەکەین وتومە ئەگەر ئەتوانی بە تەسەسول وەرە لە پێشەوە پلان بۆ ئاستەیەکەکان دابنێ بۆی ئاستیان بەرزکەیتەوە بەرزتریان کەیتەوە لەیەک دوایی بۆ دووەکان دوایی بۆ سێەکان دوایی بۆ چوارەکان بۆی دانەبەزێ
3 و 4 بۆی دانە بەزێ ئەبێ پلانی بۆ دابنی و ئەو چالاکیانەی کە ئەیکەی حتمما لێ بۆ یەکێ لە ستانداردەکانە کە کردوتە و ئەبێ پێشتر ڕەنگانەوەی هەبێ لە ناو پلانی پەرەپێدانتە. ئەنجا قسەیەکی کەشی کردوتی ئێمە هیچ دەورێکمان بۆ پەیام دانەنا بەعکسەوە من وتومە جارێکی کە هەرسێ پرسیارەکە ئەڵێمەوە ئەڵێم ئێستا لەکوێین خۆت هەڵسەنگاندن وەڵامەیەتەوە ئەمانەیە بگەینەکوێ دید وەڵامەیەتەوە چۆن ئەگەین بە دووشت پەیام زائیدەن پلانی پەرەپێدان کەواتە پەیامەکە تۆ بۆ ئیشێکەوەکو چۆن نەخۆشی سوکەرێکەم هێنایەوە ئەولەویەتت داوە بەو شتەی کە کردوتە بەدید ئەبێ پەیامەکەت کە ئیشی فعلیە ڕەنگانەوەی هەبێ لە ناو پلانی پەرەپێدانەکەتە ڕەنگانەوەی هەبێ و هەروەها پلانی پەرەپێدانیش ئەبێ هەر کار و چالاکیەک کە تۆ کردوتە حتمما بە مەبەستی بەرەو پێشبردننی یەکێ لە ستانداردەکان کردوتە دە تۆ ئیشێکم پێ بڵێ لە ناو قوتابخانە خزمەتی یەکێ لە ستانداردەکان نەکە کەواتە تۆ ئەبێ پێشتر پلان دابنی جوانی ئەم پرۆژەیە لەوایە فێرتەکە پێش ئیش پێش چالاکی تۆ فێربی پلان دابنی بۆی ببین بە وڵاتێکی پلاندانەر بێپلانی نەمێنێ لە ئیشەکانمانە ئەمە لەلایەک کەسی بەرپرس وت زۆر جار دکتۆرێکیت ئەبێ ئەو کەسە بانکهێشت کرابێ لەلایەن یەکێ لە ئەندامانی لیژنەی پەرەپێدانەوە باشە من نمونەیەکی واقعی بە تۆ بووی قەناعەت بە قسەکەم بکەیت ئێمە لە ماڵی خۆمانە ئەندامی ماڵەوەین ئەندامی ماڵی خۆمانی باشە ئەکرێ نەفرێک هەر لە خۆیەوە خۆی بکە بە ژوورە هەڵسەنگاندن بۆ چێشتەکەی من بکە نەخێر ئەبێ من ئیلا بانکهێشتم کردبێ یا من بانکهێشتم کردبێ یا هاوسەرم بانکهێشتی کردبێ یا مناڵێک یەکێ لە مناڵەکانم داوەتیان کردبێ و بانکهێشتیان کردبێ ئەو وەختە هەڵسەنگاندن بۆ چێشتەکەی منەکە ئەڵێ وەڵا سوێر بوو وەڵا بێتام بوو وەڵا زۆر خۆش بوو بەتامکردن کەواتە هەڵسەنگانەکە ئەبێ بنووسرێت چۆن و ڕێژەکەشی دابنرێ و بەو شێوەیە بە دوواداچوونیش کارەکەش مەسەلەن تۆ دکتۆرێکی جامعە هەر لە خۆی توانی خۆی بکە بە مەکتەبێکە سیمینار بکە ئەگەری کە بانکهێشتی نەکردبێ ئەو کەسەی کە بانکهێشتیشی کردووە ئەندامی لیژنەی پەرەپێدان بێ لە ناو پلانی پەرەپێدانە باش بوو ئێرەش تێبینێکی باشم ئەمەوێ بیخەمەڕوو ئەویش ئەوەیە لە ناو پلانی پەرەپێدانە نابێ ناوی هاوڕێ ڕەخنەگریش هەبێ بۆ چونکە ناوی خۆی بەخۆیەتی پلانی پەرەپێدان کەواتە ئەبێ ناوی ئەندامانی لیژنەی پەرەپێدانی تیابێ و ئەگەر ناوی کەسێکی دەرەوەی ئەم لیژنەی تیابوو ئەبێ لەسەر بانکهێشتی ئەمان بێ باشە دەفتەری پلانی من ئەبێ ناوی تۆی تیابێ کەواتە ئەم شتانە هەمووی واقعیە وەکو مامۆستای بەڕێز وتی ئەبێ ببێتە بەها ئەبێ ببێتە کللتور ئەم ئیشانە تەنانەت بۆ ماڵی خۆشمان ئیستیفادەی لێ بکەین باش لیژنەی وتمان سەرچاوەکان مرۆیی بێ ئامادەی بێ ئەوە ڕوونم کردەوە وابزانم و وتیشمان گۆڕانکاریەکان ئینشاڵڵا لە خزمەتی پرۆژەکە ئەبێ زیاتر و ئەخرێتە ڕوو بۆ جەنابتان پاش ئەوەی کە ئەمری پێ دەربچێت و ڕەزامەندی لەسەر بێ و چالاکیەکانیش وەکو وتم دید و پەیام ئەبێ هەنگای فعلی بێ بۆ گەیشتن بەدید بەڵام خۆتۆ قوتابخانە بەس دیت مشکلەی نییە بێ ئایندا بگاتە کوێ تۆ لە ستانداردەکانی کە هەمووی مەسەلەن بۆ نمونە ئەگەر قوتابخانەیەک ئاستی زانستیەکەی زۆر لاواز بوو باش ئاستی زانستیەکەی ئەکاتە دیت بەرزکردنەوەی ئاستی زانستی پەیامەکەی چییە کردنەوەی خول بۆ مامۆستایەکانی هەروەها بەدواداچوون یاخود چوونە ناو پۆلی مامۆستایان سەردانگۆکەی مامۆستایان چوون بۆ ئەو قوتابخانانەی کە سەرکەوتون و ئاستی زانستیان بەرزە سوود وەرگرتن لە ئینتەرنێت بەکارهێنانی شێوازە نوێیەکانی وانەوتنەوە باشە ئەمە سەیرەکەی لە ناو پلانی پەرەپێدانیشە لە چ ستانداردێکا خۆی بینێتەوە بۆ نمونە چوونە قوتابخانەی تر پاڵپشتی فێربوون و فێرکردنە ستانداردی چوار بۆ نمونە بەکارهێنانی مێثۆد و کەرەسەی هاوچەرخەڕەی و ئەنەوتنەوە و هۆیەکانی فێرکردن ستانداردی 11 کەواتە بەم شێوەیە هەماهەنگن پەیام و پلانی پەرەپێدان ئەتوان بڵێم دەستە خوشکی یەکترن تێهەڵکێشی یەکترن ئەبێ پەیام لە ناو پلانی پەرەپێدانە ڕەنگانەوەی هەبێ و پلانی پەرەپێدانیش ئەولەویەت بۆ ستانداردی ئاستیەکەکانە دوایی دووەکان دوایی سێیەکان دوایی چوارەکان بە گوێرەی توانای قوتابخانە کەواتە قوتابخانە بتوانێت چەند پلان بۆ ستانداردەکان دابنێ دەستی خۆش بێ و دەستخۆشی لێکەین و ئیجباریشی ناکەین بەڵام باشتر وایە
یەکەم جار بۆ یەکەکان ئەگەر توانی بۆ دووەکانیش ئەگەر توانی بۆ سێکانیش و بۆ شێوێ بە هیوای ئەوەی گەیشت بێ وەڵامی پرسیارەکان لە فەیسبوکیش لە تۆر کۆمەڵایەتی فەیسبوک ڕاستەوخۆ لەگەڵمانن پرسیار هاتووە بە ناوی مامۆستا زەینەب عومەر دوو تێبینی هەبوو یەکەیان دەڵێ ئایا ئێوە بە دوواداچوون بکەن بۆ لیژنەکانی هەڵسەنگاندنی دەرەچی و راپۆرتەکانیان دێتەوە لای ئێوە چکە وەک ئاگادارن هەندێک کات میزاج و بڕیاری پێشوەختە زۆر دەور دەبینێ لەسەر نمرەکان هەروە دوو قوتابخانە هەیە یەک هەڵسەنگاندنی دەرەچی بۆ کراوە لە کاتێکدا یەکیان 1300 تەڵەبێ هەیە 3 بازنەی هەیە بەڵام لە یەکێکیان 1 بازنێ و کەمتر لە 300 تەڵەبە بەڵێ جواب بەمەوە دکتۆر ئەلو بەڵێ ئەلو بەڵێ مامۆستا ئەگەر مامۆستا وەڵامی مامۆستایکی داوای لێبوور نەکەم وەڵامی مامۆستایەکی پێشووتر کە ئەو پرسیارەی کردبوو وتبووی ئایا ئەگەر بەڕێوەبەر دادپەروەر نەبوو لەو کاتا چی بکەین طبعا لەو کاتە هاوڕێی رەخنەگەر ڕۆڵی سەرەکی ئەبێلەوە ئەبێ لە کاتی هەڵسەنگاندنی بەڕێوەبەر بۆ مامۆستایان زۆر بە دوواداچوون بکە و پاڵپشتی بەڕێوەبەر بێ لەو هەڵسەنگاندنا و هەموو فۆرمەکانی بۆ هەڵسەنگان و هەڵسەنگانی بەڕێوەبەر بۆ مامۆستایان بە دوواداچوونی بۆ بکە هاوڕێی رەخنەگەر و لەو خاڵانی ئەگەر مامۆستایە طبعا گرنگترین شتی هاوڕێی رەخنەگەر گرنگترین سیفەتی ئەوەیە متمانەی هەموو ستافی قوتابخانەکە بەدەست بێنێ هەر لە فەڕاشەوە هەتا مامۆستا هەتا یاریدەدەر هەتا بەڕێوەبەر کەواتە ئەم مامۆستایە کە کێشەیەکی هەیە هەست بە ناداتوەروەریەکە ئەبێ بێتە لای هاوڕێی رەخنەگەر و هاوڕێی رەخنەگەر لەگەڵ بەڕێوەبەر دووبارە سەردانی پۆلەکەیەکەن و ئەو وەختە پێداچوونەوە ئەکەنەوە بە هەڵسەنگاندنەکەیە و ئەو وەختە دادپەروەری ئیشەڵڵا فەراهەمە بێ پلان ئەڵێ مەرجە پلان تەنها سێ ستاندارد بێ وەڵی کەس وای نەوتووە وجێت پلان سێ ستاندارد بێ پلانی پەرەپێدان بۆ گشت ستانداردەکاندا ئەندرێ بەڵام بە ڕیزبەندی ئەولەویەت بۆ یەک دوایی بۆ دوو دوایی بۆ سێ دوایی بۆ چوار وەکو باسم کرد وێزگەکان طبعا دڵنیایی جۆری ئێمە وتی خۆزگە مامۆستا فریشتە هەڵوێستەی بکردایە لەسەر ئەو خاڵانەی کە ئەبێتە هۆی کێشە بۆ لیژنەکانی هەڵسەنگاندنی دەرەکی یاخود ئەو تێبینیانەی هەن هەمووی بە هەند وەرگیرا لە وەرکشۆپی ئاخر وەرکشۆپ لیژنەی گروپی کار و ئیشەڵڵا ئەو گۆڕانکاریانی کە ئەبێ مای ئەوە بێت کە هەموو ڕازی بن بەڵێ مامۆستای بەڕێز مامۆستا خەتا وەردەگرین فریشتە من شتێک کاتێتە پێش ڕەنگە نتوانم بەردەوام بم باتر تابع دەکەم بەڵام مامۆستا شەماڵمان هەیە بەرپرسی ئایتی ئەکادیمیایە پرسیارەکان وەردەگرێ و ئەو ڕەنگە کۆتایی بەشتەکەش بێنێ لە سعات 2:15 زۆر خۆشحاڵ پەیوەندیمان دەبێتەوە بە دڵنیاییەوە هەر بەوازت لێ نایرین ڕەنگە دواتر سەر هەندێک لەوانەی کە کێشەی تێدایە قسەی زیاتر بکەین وڵی پێشەوەی بژڕۆی دکتۆر حەزەکەم منیش جەنابی شەگوێر لەوە بێ فعلەن زۆر لە بەڕێزەکان وتیان ئەو ستانداردانە وەختی زۆر زیاتر لەوە هەڵەگرێ و لەوەی بەپەلەپەل و زۆر بەسەریعی باس بکرێ بەڵام لەبەر کەمی وەختە داوای لێبوور نەکەم منیش حەزەکەم وڵی هەر ستانداردێک شەو ڕۆژێک باسیکەین و وردەکاریەکانی کاتی جەنابەت و ئەگەر کەسی تریش هەبوو بتوانین هەماهەنگی بکەین بۆ ئەوەی کارەکە هەمومان پێکەوە تیشکی تەواو بخەینە سەر و مافی خۆ بە هەموو ستاندەرەکان بدەین زۆر باشە مامۆستا خەتا با بفەرمووی مامۆستا شەماڵ جەنابەت بەردەوام بە مامۆستا شەماڵ بەڵێ کاکتۆر سڵاوتان لێبێ خوشک و برایان من مامۆستا خەتابم لە یەکەی سەرپشتی ڕۆژاوای سلێمانی خوشکی بەڕێزم ست فریشتە باسی پلانی پڕکردنەوەی پلانی فۆرمی پلانی پەرەپێدانی کرد بۆ قوتابخانەکان جەنابیان باسی ئاستی قوتابخانەکانی کرد بۆ نمونە ئەولەویەت بدرێت بۆ ئاستانەی کە 1 2 3 و 4 ئێمە بەنسبەتی ئێمە بۆ نمونەوە 2 ساڵە هەڵسەنگانی دەرەکی کراوە ئایا دوای ئەنجامدانێک و دڵسەنگاندن لە قوتابخانەکان بوو ئەم ساڵی خوێندن واتە 22 23 24
دوای ئەوە ئەنجامی بڵێن خودەڵسەنگانی قوتابخانە ئەنجامت دێت کار بە خودەڵسەنگانی قوتابخانە بکرێت یاخود بۆ ڕاستپاردارە بکرێت کەوا لژنی هەڵسەنگانی دەرەکی لە ساڵی پارە خاڵە لاوازەکانی بۆ قوتابخانە نووسیوە گەڕونکردنەوەکمان باتێ بۆ ئەوە سوپاسێکین. خاڵێکی تر باسی سەرچاوی کرد. ئێمە لە پلانە باسی سەرچاوەیەکمان کرد کە ئایا مادیە خود معنەویە مادێکە شی کردو دەستچاوی خۆش بێ سوپاسێکین معنەویەکەش بە هەمان شێوە بەڵام سەرچاوێکی ترمانی پێوترێ سەرچاوی کات هەموو پلانێک کاتێکی دیاریکراوی هەیە بۆ جێبەجێکردن ئایا سەرچاوی کات مەرجە بنووسێت لە پلانی پەرەپێدانی قوتابخانەیە چونکە دەستپێکی پلانەکە و کۆتایی پلانەکە دیارە دەبێ بنووسێت. ئەم خاڵش ئەگەر لە سەرچاوەیە بمان بکاتەوە سوپاسێکی. خاڵێکی ترکە هەیە باسی کەسی بەرپرسێکن. کەسی بەرپرس مەبەستمان ئەوەیە کەوا ئەو کەسە ئەو ئەندامەیەکەوە بەرپرسە لە ئەنجامدانی کارەکە. لە حاڵەتێکە ئەگەر ئێمە لە ئەندامانی لیژنەی کوالیەتی قوتابخانەکەمانە کەسێک نەبوو بۆ نمونە یەکێک بیێنێت شارەزایەکە بێت لەسەر بۆ نمونە لەسەر وتنەوەی محازەرەیەکان سیمینارێک لەسەر شێوازەکانی وانەوتنەوە ئەشێت ئێمە استعانە بکەین بە مامۆستایەک لە هەمان لە قوتابخانەکەمان ئەشێت مەسەلەن بۆ نمونە خزم کەسی یەکێک لە ئەندامانی قوتابخانەکەمان بێت مەرج نییە تەنها ئەندامی لیژنەی کوالیتی بێت کە بەرپرس بێت لەسەرەوە بۆ نمونە لەسەر ڕاستپاردەی فلان کەس ئەندامی لیژنەی کوالیتی ئێمە فلان کەسما بانگێش کردووە بۆ ئەنجامدانی سیمیناری لە قوتابخانەکەمان. ئەم سێ خاڵە خوشی بەرەزم فریشتاگە تۆزە تۆ زەحمان بیتێ سوپاس دەکەین دەستخۆشی لە جەناب و لە کاگوتۆرەکەین لە هەموو خوشی و برایانە سوپاسیانەکەین. زۆر سپاس مامۆستا خەتاب. مامۆستا فریشتاگەر بفەرمووین. زۆر سپاس مامۆستای بەڕێز، سپاس بۆ ئەو پرسیارە کاریگەرە وردە باشانە کە یەکەم شت بووتە کار بە ڕاستپاردە بکرێ یاخود هەڵسەنگاندن منیش لە وەڵاماڵێم هەردووکیان. طبعاً ئەو ڕاستپاردانی کە نووسراوە دیارە قوتابخانەکە لەمانە لاوازە بۆی ڕاستپاردەی بۆ نووسراوە. ئەگەر هەڵسەنگانێکی ورد و بە تێبینی ورد هەڵسەنگانی بۆ کرابێ ڕاستپاردەکان هەر هەمان ئەو خاڵانن کە لە خود هەڵسەنگانەکە پێویستیان بە ئەولەویەتە بە پێشگرنگیە بۆ دانانی پلان کەواتە سوود لە هەردووکیان وەرەگیرێ هەم ڕاستپاردە هەم خود هەڵسەنگانی قوتابخانەکە خۆی بۆ داڕشتنی پلانی پەرەپێدان. باش بەنسبەتی سەرچاوەکان کەوتە سەرچاوی مادی و مرۆیی ئێمە مامۆستای بەڕێز ئەگەر جوان سەیری کلێشەی پلانی پەرەپێدان بکەین چی تایە دوای کەسی بەرپرس لە کارەکە هەرچەنە ئەوەش پرسیارە هەیە لەسەری ئێستا دوای ئەم پرسیارە جواب بدەمەوە. دوای کەسی بەرپرس نووسراوە ماوە یعنی سەرچاوی کات یعنی کەی دەست پێ ئەکا وەکەی کۆتاییە ئەو ئیشە. بۆ نمونە تۆ سیمینارێک کەسی بەرپرس لە ئەنجامدانی سیمینارەکە مەسەلەن دکتۆر سینە ئەم دکتۆر سینە لەسەر ڕاستپاردەی مامۆستا خەتاب کە ئەندامی لیژنەی پەرەپێدانە بۆ نمونە باش ئەمە کەسی بەرپرس کارێکی کە ئەنجامی یاوە چییە نووسراوە کارە ئەنجام دراوەکان سیمینار بۆ ئاشناکردنی یاخود سیمینار بۆ سەلامەتی تەندروستی دەمودانی قوتابیان. باش بەروارەکەی مەسەلەن 15 سێشەممە بۆ نمونە من هەر لە ئەلە تاینەی کە ئێڵەن 15 سێشەممە لە کاتژمێر 9 بۆ 11 2 ساعت ئەمە لە شوێنی کتیای نووسی لە شوێنی ماوە نووسراوە ماوە واتە کات سەرچاوە بەروار ئەمانە یعنی مەبەستم ئەو ماوەیە کات و بەروارەکەیەوێ. باش وەکوتی شەم سەرچاوە مرۆیی هەیە و مادی هەیە ئەبێ بنووسێ مرۆیەکە کێیە و مادیەکەش کێ لە چێوە هات مادیەکە داهاتە کۆمەکە پارەی فرۆشگایە چییە و مرۆیەکەش ئایا هزری کێ بیرۆکەی کێیە ڕێنماییەکانە ڕێبەرە ئینتەرنێتە ئەم هزرە ئەم بیرۆکەی لەکوێ هات. کەسی بەرپرس ئەو کەسی کە کارەکەکە ئێمە وتمان ئەبێ ئەندامی لیژنەی پەرەپێدان بن هەرسێکیان سێکە یەک تێبینی سێشتمان هەیە کەسی بەرپرس
لەگەڵ بەدواداچوون لەگەڵ هەڵسەنگاندن کەواتە سێ کەسی جیاواز لە ناو لیژنەی پەرەپێدانە ئەبێ ئەم کارانە بکەن یەکێک بەدواداچوون بکە یەکێکی کە هەڵسەنگاندن یەکێک کارەکە بکە یەکی هەڵسەنگاندن بکە یەکێ بەدواداچوون بکە خۆیان ئەندامی لیژنەی پەرەپێداندن ئەگەر خۆشیان ئەندامەکان ناتوان ئەو ئیشە بکەن یەکێ ڕائەسپێرن ئەبێ بنووسرێت لەسەر ڕاستپاردەی ئەوان و لەگەڵیشە ئەبێ بنووسرێت چۆن ئەو کارەی کردووە و ئەوی تریش چۆن بەدواداچوونی کردووە و ئەوی تریش چۆن هەڵسەنگاندنی کردووە و ڕێژەکەش دابنی یەک تێبینی کەش لێرە حتاوەکو کارەکە بەرواری کارەکە تەواو نەکرابێ ناتوانانی هەڵسەنگاندن بکەین ئێستا زۆر مەکتەبان کارەکە بەروارەکەی هێشتا تەواو نەبووە هەڵسەنگاندنی نووسیوە باشە تەلەبە هەتا لە ئیمتیحان نەبێتەوە تۆ توانی وەرەقەکەی بۆ سەحکەی کەواتە هەتا کاتێکە ماوەکە تەواو نەبێ ناتوانی هەڵسەنگاندنەکە پڕکەیتەوە حەقلەکەی بە بەتاڵی بەجێهێڵی و بەلیژنەش هەتا بکرێ قسە نەکەی چونکە کە بەلیژنە قسەت کرد ئەو بەپشتی ئەو بەپشتی ئەو زۆر جار کارەکە ناکرێت لەبەرەوە کەسەکە دەستنیشانەکەی بۆ کار کەسەکە دەستنیشانەکەی بۆ بەدواداچوون کەسەکەش دەستنیشانەکەی بۆ هەڵسەنگاندن بە هیوای ئەوەی وەڵامی پرسیارەکان گەیشت بێت زۆر سپاس مامۆستا دوای مامۆستا خەتاب مامۆستا فایق وەردەگرین بفەرموو مامۆستا مامۆستافایق ئێستا قسە دەست خۆش سواسەکەم گیانەکەم لە ڕاستیدا ئەمەی کەدانراوە مامۆستا فریشتە باسی دەکا گۆڕانکاریی زۆر نەوعیە دۆکومنتێکی زۆر باشە بەڵام لەبەرەوەی تازەیە تا ئێستا خودی سەرپەرشتیارەکان خۆیان یعنی گلەیان هەیە خەڵک گلەی هەیە قوتابخانەکان گلەیان هەیە لە پیادەکردنی هەستەکەم هی ئەوە شەکە یەکەم تازەیە شتەکە دەستی پێ دەکەین دووەم هەستەکەم سەرپەرشتیارەکان پێویستان بە ڕاهێنانێکی زیاترەیە ڕاهێنانەکە دەبێت نەوعی بێنەوەی بۆ مانایی ئەوە نییە کۆیان کەینەوە لە ساڵێکە لە هۆڵێکە کۆیان کەینەوە بەڵکو جۆرێکی کەیە لە شوێنش کەیە باسی ئەم بابەتی بۆ دەکەم بەڵام ئەوەی کە گرنگە بەلامەوە مامۆستا فریشتە تۆزی هاوکاریمان بکە لە شتێکە ستانداردی 2015 یەکێک لە پڕگرفترین ستانداردەکاتەوە گرنگترین نیشانە هەستەکەم لە لای سەرپەرشتیارەکان من کە دەیان بیم ناڕوونیەکی زۆر هەیە بەرامبەر بەو ستانداردە و ئیشەکەشی قورسە خۆی لە خۆیدا و ستانداردە قورسە بەڵام ئەمە ببەستمەوە بە شتێکە من مەبەستمە لێدا بەڕاهێنەرەکانی ببەستمەوە تابان سەرپەرشتیارەکان تێگەشتێکی زۆر هەڵەیان دەربارەی ئیشی ڕاهێنەرەکان هەیە و کە تەماشای ستانداردە دەکەن وا دەزانن ڕاهێنەرەکان هاتوون ئیشی سەرپەرشتیارەکان بکەن ومەش بۆتە هۆی لە هەندێک شوێن دەنگۆ بڵاوێتەوەوانە مەکە سەرپەرشتیارەکان دەبینیم خودی خۆیان و سەرپەرشتیاری یەکەم کە بۆم باس ئەکەن شتەکان ئەو جالی تێدەگەم ئەو هەڵەیە هەیە داوا لە مامۆستا فریشتە دەکەم چکە و با بڵێن ئیشەکەی لە من باشترە مەسەن نزیکترە لێیانەوە کە لەگەڵ سەرپەرشتیارەکاندا کۆ دەبنەوە زۆر بەڕوونی ئەو شتانە ڕوون بکەنەوە کە کاری سەرپەرشتیاری و کاری ڕاهێنەرەکان پێ هیچ پەیوەندیەکیان بە یەکەوە نییە چکە ئاسانە تێکەڵکردنی یعنی نووسراوەکە و کودەق من کە دەیخوێنمەوە ڕوونە بۆم من دەتوانم شیکەمەوە کە پەیوەندی بە یەکەوە نییە بەڵام لای ئەوان بۆ ڕوونیە نییە لەبەرەوە زۆر پێشە طبعا ئەمە ڕای جەنابی وەزیرە ڕای جەنابی کاک بورهان گوشیەکە ساڵانێکی زۆر لە سەرپەرشتیاری ئیشی کردووە و ڕای خۆشمە یعنی پەیوەندی بە یەکەوە نییە یەک خاڵێکی تێدایە لەوانەیە پێویستی بە گۆڕین بە مامۆستا فریشتەیش کە باسی ئەوە دەکات سەرپەرشتیارەکان سەرپەرشتی مێتودەکانی وانەوتنەوە دەکەن لە ڕاستیدا کە نووسراوە کاتی خۆی هەڵە نییە بەڵام ئێستا لەبەرەوە وەزارەتی پەروەردە دەستگایەکەی دروست کردووە و سەرپەرشتیارەکان تەنها و تەنها ئیشی ئەم مێتودانە دەکەن هەستەکەم لە کاتی پێداچوونەوە بە وایاوازم نیازی شتێکی واش هەیە دەبێ پێم وایە ئەو خاڵە یەک خاڵە ئەو خاڵە لا ببرێ بە تۆزێ ڕوونتر بنووسرێتەوە بۆی ئەو تێکڵاویە دروست نەبێت دەستەکان خۆش بە مامۆستا فریشتە مەمنون زۆر سپاس مامۆستافایق هەر ڕاهێنەری پەروەردەیشە مامۆستا فریشتای تێبینێکتە و لەسەر قسەکانی دەستی خۆش بێ مامۆستای بەڕێز تێبینیەکانی زۆر جوان بوو بە نیسبەتی ستانداردی 10 تا 15 گرنگترینە بۆ هەم بۆ قوتابخانە و هەم بۆ کە تایبەتە پەیوەستە بە دەرەجەی یەکەم بە مامۆستا و بە قوتابیەوە و پەیوەستە بە ناو پۆلەوە 10 تا 15 طبعا امتیاز گرنگی 10 تا 15 چیە فۆرمی دیدەنی وانە ئەبێ لە 10 تا 15 دروستکرابێ کە بەڵگەی تایە و ئاستی تایە کە بەڕێوەبەر ئەچێتە ناو پۆلێ بۆ مامۆستا ئەبێ ئەم فۆرمە پڕ بکاتەوە و تۆمارێکی لێ دروستکا پێی ئەوترێت تۆماری دیدەنی وانە بۆ هەر مامۆستایەک بەلایانی کەمەوە جارێ یا دووجار کە بەڕێوەبەر ئەچێتە پۆلێ ئەبێ 10 تا 15 بۆ پڕکاتەوە فۆرمی سەردانگۆڕکێش ئەبێ
هەر سوود لەم 10 تا 15 وەربگیرێ واتە مامۆستایەک کە ئەچێتە دەرسی مامۆستایەکی هاوپیشەی خۆیەوە سەیری ئەم ستانداردانەی 10 تا 15 ئەکا بۆی بزانێ هاوڕێکەی هاوپیشەکەی ئەم 10 تا 15 تا چەند بە جوانی پابەندە بێ پێوەی تا چەند بە جوانی ئەی خاتە ڕوو و بەڵگەی بۆ ئەنووسێ بەبێ دانانی ئاست بۆ نمونە مامۆستا گەیشتە دەرسی مناڵە مامۆستا فریشتە پلانەکەی ئاوها بوو کارلێکی لەگەڵ قوتابی ئاوها بوو جیاتاکیەکەی بەو شێوەیە بوو کەواتە و دوایش فیدباکی ئاەتێ هەم بەڕێوەبەر فیدباگەیە بە مامۆستا هەم مامۆستا فیدباگەیە بە مامۆستا دەستی خۆش بێ مامۆستا فایق ئەم تێبینێشی هێنایەوە سەربار بۆ ئەوی باسی بکەیت بەنسبەتی 10 تا 15 ئەگەر تۆ 10 تا 15 بە جوانی بەڕێوەبەر نەچێتە پۆلیۆ ئاست بۆ مامۆستایەکانی دانەنێ ناتوانێت 10 تا 15 قوتابخانە پڕکاتەوە چونکە 10 تا 15 قوتابخانە ڕێژەی وەرگیراوی 10 تا 15 گشت مامۆستاکانێتی واتە ستانداردی دەی هەموو مامۆستایەکان دا بە ژمارەی مامۆستاکان ئەبێ بەدەی قوتابخانە و هەمان شتیش ڕاستە بۆ لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی بەنسبەتی ئەوەی مامۆستا تێکەڵبوون لە بینی ئیشی ڕاهێنەرەکان ئەم پرۆژەی بەرنامەی بنیاتنانی توانایانە بە پێچەوانەوە یعنی ڕاهێنەرەکان بۆیە جەنابی وەزیر ئەو بڕیارەیدا دوای ئەوەی کە ستانداردەکان لە ساڵی یەکەمە هەڵسەنگاندن تەواو بوو هەڵسەنگاندنی دەرەکی قوتابخانەکان و ڕووماڵێک و توێژینەوەیەکی باش کرا لەسەر ستانداردەکان و داتایان وەرگیرا تێبینی کرد بەڕێز جەنابی وەزیر سەیری کرد لە ستانداردی 11 زۆربەی قوتابخانەکانمان لاوازن مێثۆد لەگەڵ کەرەسەی هاوچەرخواتە ڕێگە نوێیەکانی وانەوتنەوە لە لای مامۆستایەکان زۆر 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 لاوازە و هەروەها بەکارهێنانی هۆیەکانی فێرکردنیش واتە ئەدایتێک لە لای مامۆستایەکان کەمە و شارەزای نین و میسۆد و ڕێگەی هاوچەرخ لە لای مامۆستایەکان زۆر کەمە مامۆستایەکان هەر تەقلیدیانە دەرسەڵێنەوە لەبەر ئەوە بوو لە باتی ئەوی ئەم هەموو مامۆستای بنێرێتە خول جەنابی بڕیاری ئەوەی یاکە ڕاهێنەر بنێرێتە قوتابخانەکان و لە ناو قوتابخانەکانی خۆیانە مامۆستایان ئاشنا بن بە ڕێگە نوێیەکانی وانەوتنەوە ئەگینا تەواوکەری یەکن بەڕێی من ئیشی ڕاهێنەرەکان تەواوکەری ئیشی سەرپەرشتیارەکان و تەنها لە یەک ستانداردە هاوکاری مامۆستا ئەبن ئەیش مێثۆد و کەرەسەی هاوچەرخە و چۆنیەتی ڕێگە نوێیەکانی وانەوتنەوەی دەستخۆش مامۆستا بە هیوای ئەوەی وەڵامە زۆر سپاس مامۆستا سپاس بۆ مامۆستا فایقیش مامۆستا ئیسماعیل عەبدوڕەحمان وەردەگرین مامۆستا بفەرموو دەتوانی مایکت پێوەستە مامۆستا ئیسماعیل عەبدوڕەحمان بەڵێ سڵاوتان لێبێ دەنگم دەگات بەڵێ بەڵێ دەنکەیە باشە زۆر باشە دەستان خۆش بێ دیارە بەڕاستیەوە بنارانە زۆر زەڕون بەتابەت لەسەر پرۆژە بنیادنانی تواناکان و پرۆژە پەرپێدانی تواناکان و هەندێک لە برادران بەڕاستی ئاماژان بۆ کرد کە پێویستە بەتابەتی بۆ بەڕێوەبەرەکان ژنەی پەرپێدان ئەگە بکرێت ساڵانە خول بکرێتەوە جاگەر تەنانەت لە چەند سەعاتێکیش بێت بۆ دەمەزارکردنەوە بۆ ڕفرێشکردنی بابەتەکان لەبەرەوەی پێما بە گۆڕانکاری ژەوانێ ساڵانە شتێک گۆڕانکاری ڕوودات بۆ پێدانی بەرچاوڕوونی و ئاشنابوونیان بە گۆڕانکاریەکانش بەڵام من هەندێک پرسیارم لە مامۆستا فریشتە هەیە یەکێک لە پرسیارەکانم تایبەتە بە لیژنەی باڵای قەزاق تەمان لیژنەیەکمان هەیە لیژنەی دڵنیایی جۆری قەزایە کە لە سەرپەرشتیاری یەکەم و دووەندامی تر پێک دێ ئەم لیژنەیە دیارە بە دۆرەچوون بۆ کاری لیژنەی هەڵسەنگاندنی دەرەشی دەکات بۆ ئەندامان لیژنەی هەڵسەنگاندنی دەرەشی تەمان هەندێک جارەیە هەندێک لە ناوەندەکانی خوێندن بەڕاستی ئاستی چوار بەدەست دێنن کاتێک ئاستی چوار بەدەست دێنن ئەو لیژنەیە سەردانی ئەو ناوەندەی خوێندنە دەکاتەوە و من دەمەوێت لێرە بزانم میکانزمی ئیشی ئەو لیژنەی دڵنیایی جۆری قەزایە لەو ناوەندی خوێندنەدا چیە دەبێ بە دوواداشون بۆ سەرجەم ستانداردەکان بکاتەوە ینی ئێستا بۆ نمونە لیژنە هەڵسەنگاندنی دەرەکی لەوانەیە لە کۆمەڵە ستاندارد دویدا بێت لاندێ ستاندارد سێ پێدا بێ بە قوتابخانەکە لاندێ ستانداردی چواری پێدا بێت ئایا هەر 21 ستانداردەکە ئەو لیژنەیە جاریش کە بە دوواداچوونی بۆ دەکات هەڵسەنگاندنی بۆ دەکات یان هەر پێویستە بڵێن هەڵسەنگاندن بۆ ئەو ستانداردانە بکرێتەوە قوتابخانەکە گەیشتۆتە ئاستی چوارتیاندا ئەوەی شێک لە پرسیارەکانمان پرسیارێکیان سەبارەت بە مەسەلەی
فۆرمی هەڵسەنگاندن دیارە دواخانەی فۆرمی ئەوەی پەیوەندی بە پلانی پەرەپێدانەوەیە دواخانە بریتە لە هەڵسەنگاندن تەمان بە دوواداچوونمانێ لەگەڵ هەڵسەنگاندن لە کۆتاییدا تەمان باسیشی مامەستا باسیشی لە هەڵسەنگاندن کرد بەس من پێم خۆشە برادرانی شتێ بکەن ئایا هەڵسەنگاندن شێریکە هەرەندامان لیژنەی پەرەپێدان دیکەن یان دەکرێت کەسیشکە لە دەرەوە بێ هەڵسەنگاندن بکە و ئەو هەڵسەنگاندە کەی دەکرێت ینی پێویستە کەی هەڵسەنگاندن بۆ ئەو ستانداردە ئێستا ئێمە گریمان وای دانێ قوتابخانەیەک گریمان ستانداردی 11 خستۆتە بەرنامەوە ئەو ستانداردی 11 کۆمەڵک چالاشی بۆ دانراوە ئایا پێویستە لە کۆتایی وەرزی یەکەم هەڵسەنگاندن بۆ کارانە بکریان لە کۆتایی وەرزی دووهەم بۆیان بکرێت بەمەست پێ لە کۆتایی ساڵدا بۆیان بکرێت یان ئەگە و دوو کاتە گونجاونێت چ کاتێک بە ڕای مامۆستا فریشتە گونجاو بۆی کە هەڵسەنگاندن بۆ کاران بکرێت کە پەیوەندی بۆ ستاندارد دار ستانداردێک لە ستانداردەکان بێ لەکەوە تاکو ستانداردی 21 پرسیارش کەشم لەسەر دید و پەیامە ئایا دید و پەیام پێش هەڵسەنگاندنی قوتابخانە دادەنرێ یان دوای هەڵسەنگاندنی قوتابخانە دادەنرێ یان لە کاتی هەڵسەنگاندنی قوتابخانەدا دادەنرێ ینی نازانم بە دەری دەڵێ ئەوە زۆر ڕوون نییە تۆ سەرەتا دید و پەیام دادەنی دوای هەڵسەنگاندن بۆ قوتابخانە دەکەی یان هەڵسەنگاندن بۆ قوتابخانە دەکەی دوای دید و پەیامەکە دادەنەی و ئەو دید و پەیامە تا چەند پەیوەندی بە ستانداردە لاوازەکانی ئەو قوتابخانەوە هەیە ینی ئێستا قوتابخانەیە کاتێکە خۆی هەڵدەسێنن ژێن لە کۆمەڵە ستاندارددا بۆ نمونە یەشی بۆ خۆی دانایان دوی بۆ خۆی داناوە ئایا ئەو دید و پەیامە پەیوەنددارە بەو ستانداردە لاوازانەی کە قوتابخانە بەنیازە ئیشی لەسەر بکە یان شتێکی گشتیە و بە دەری دەڵێ طموحی قوتابخانەکەیە کە دیدێکی تایبەت یان دیاریکردۆ دانەوێت بگەنە ئەو دیدە پەیوەنددار نییە بە هەڵسەنگاندنەکەی قوتابخانەوە و دوایین پرسیارم هەر لەسەر دید و پەیامی قوتابخانە کەی پێویستە بگۆڕێ یان ئایا قوتابخانەی دەتوانێت 20 ساڵ 10 ساڵە لەسەر دید و پەیامە بڕوە یان کاتێک کە ئەو ستانداردە لاوازانەی کە قوتابخانە دیاری کردوون کاتێک کە لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی هاتوو لەو ستانداردەی قوتابخانە دیاری کردو گەیشتە ئاستی ستانداردیان ئاستی ستانداردی تێپەڕان و دید و پەیامەکەش لە دەوری ئەو ستانداردانە خولابەوە کە ئێستا ئاماژەمان پێکردن کە قوتابخانە لە ئەنجامی هەوڵ و تێکۆشانەوە توانێت بگاتە ئاستی ستاندەوە تا ئاستی سیان ستانداردی تێپەڕاندۆ گەشتۆتە ئاستی چوار لەو حاڵەتەدا دید و پەیامەکە دەگۆڕێ یان لەسەر دید و پەیامە هەر بەردەوام دەبن سوپاس بۆ گوێگرتان زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا فریشتە ئەمە شەگەر وەڵام بدەوە کۆمەڵێک دەستی خۆش بێ مامۆستای بەڕێز بە نیسبەتی ئیشی لیژنەی دڵنیایی جۆری قەزا دڵنیایی جۆری قەزا بە دواترچوون ئەکا بۆ فۆرمەکانی هەڵسەنگاندنی دەرەکی کە ئەگەڕێتەوە بۆیان کاتێک کە بە دوواداچوونەکەن ئەگەر ئاستەدانراوەکان لەگەڵ بەڵگەکانە تێکی نەکردەوە یعنی نەئەگونجا ئەوە گفتوگۆکەن لەگەڵ لیژنە هەڵسەنگاندنە دەرەکێکە ئەگەر نەیانتوانی قەناعەتیان پێبێن مەسەلەن بەڵگەیەکی زائیفیان نووسیوە بەڵام ئاستی چواریان داناوە ئەگەر نەیانتوانی قەناعەتیان پێبێنن لەو حاڵەتە لیژنەی دڵنیایی جۆری قەزا بۆی هەیە بچێتەوە قوتابخانەکە و کار لەسەر ئەو ستانداردانە بکا کە وازەح نییە کە ڕوون نییە بەڵگەکانی ئەمە حاڵەتێکی کە ئیشی دڵنیایی جۆری قەزا ئەگەر هاتوو قوتابخانە پەڵپی گرت لە چەند ستاندارد پەڵپی گرت دڵنیایی جۆری قەزا ئەوە نەستاندار سەیرەکاتەوە بەڵام ئەگەر هاتوو لە ستانداردەکان لە 15 ستاندارد بوو واتە لە نیوە زیاتر بوو ئەوە هەمووی دووبارە ئاکاتەوە بۆ نمونە وەکو ئێستا بە دوواداچوون هەیە بۆ ئاستی قوتابخانەکان لە کاتی پشووە مادەم لە کاتی پشوایە واتە هەندێک ستاندارد ناتوانانی دەستکاری بکەیت بۆ نمونە ئەگەر بە دوواداچوونی لیژنەی دڵنیایی جۆری قەزا بێ پارێزگا بێت چۆ مەکتەبێک وە دەوام نەمابوو ئەبێت داهەتا 15 وەک خۆی بمێنێتەوە چونکە نەچۆتە پۆلیۆ و مامۆستای نەدیوە بەڵام ستانداردەکانی کە ئەتوانرێ لێکۆڵینەوەی لەسەر بکرێت و بە دوواداچوونی بۆ بکرێت و ئاستەکەی بەرزکرێ بێتەوە یان نزمکرێ بێتەوە ئەوە ئەکەوێتە دەسەڵاتی لیژنەی دڵنیایی جۆریەکانەوە بە نیسبەتی بە دوواداچوون وتمان هەڵسەنگاندنی حەقی ئەخیری هەڵسەنگاندن ئێمە باسمان کرد وتمان هەڵسەنگاندن دوو جۆرە خیتامی هەیە و بەنایی هەیە
هەڵسەنگانە هەڵسەنگانێکی بەنائیە وتمان هەتا کاتەکە تەواو نەبێ ئەو کاتی لە ماوان نووسراوە ماوە هەتا کاتەکە تەواو نەبێ ناتوانانی هەڵسەنگاندن بکەیت بۆ نمونە ئەگەر تەلەبە ئیمتحان بکە ئەو قسەیم کرد نازان بەڕێستان ئەگەر زیاتر ئەوە بوو بێتن کە تەلەبە ئیمتحانەکە ئەتوانی تۆ لە کاتی ئیمتحانەکە بچی هەڵسەنگاندنی بۆ بکەی صحیحەکەی وەرەقەکەی نەخێر ئەبێ بۆستی تا لێ بێتەوە تا وەختەکەی تەواو بێ کە وەخت تەواو بوو ئەنجە بۆت هەیە تۆ هەڵسەنگاندن بکەی بۆ وەرەقەکەی ئەمەش بە هەمان شێوە هەتا وەختی کارەکەی کە بەتەمایە ئەنجامی بە وەختەکەی تەواو نەبێ ناتوانانی هەڵسەنگاندنەکەی بۆ بکەی و هەڵسەنگاندنەکەش ئەبێ بڵێ کێ ئەیکا و چۆن ئەیکا و ڕێژەش دابنێ ئەمە بەنیسبەتی ئەوە دید و پەیام باسمان کردوتمان پاش بۆ هەڵسەنگاندن دید و پەیامدا ئەنرێ و زیاتر تەرکیزەکرێتە سەر ئەو لاوازانی کە لە قوتابخانە هەیە بۆ چارەسەرکردنی بۆ نمونە من بەڕێوبەری قوتابخانەیەکەم لەگەڵ لیژنەی پەرەپێدانی قوتابخانەکەمان کە خۆت هەڵسەنگان نەکەین بۆ قوتابخانەکەمان سەیرەکەین ڕێژەی واسێنان و دابڕان لە قوتابخانەکەمان زۆرە لە ستانداردی 24 کەواتە ئەمە ئەەکەم بە دیدی قوتابخانەکەم ئەڵێم چی ئەڵێم گەڕانەوەی قوتابیەت دابڕاوەکان بۆ قوتابخانە باش پەیامەکەم چییە ئەڵێم سمینارەکەم لەگەڵ دایبابەکانیان ئەچمە ماڵی قوتابیەکان و هەروەها تەوعیە سەقافی واتە ڕۆشنبیرکردنی کۆمەڵگا لە ڕێی ئیعلامەوە ئەمانە ئەتوانم بکەمە پەیام بۆ گەیشتن بە دیرەکە کەواتە وەکو عەرەبەکانە لە کولی حادثین حەدیث واتە تۆ لە هەموو کاتێکا خۆت هەڵسەنگان مەسەڵەن تۆ قوتابخانەیەک بی وەکو هەندێک قوتابخانە کە خۆی هەڵسەنگێنێ لە هەمویان پێرفێکتە لە هەمووی زۆر باشە خواستی هەیە تمۆحی هەیە لە داهاتوو بگاتە چی ئەوەش بە کۆدەنگی هەمویان و ئەو تمۆحەش وەکو وتم یا بە وێنە گزارشتی لێکرێ یا بە ڕستەیەکی کورتی واقعی کە ئەڵەم واقعی یعنی ئەبێ قوتابخانە بتوانێت پێی بگە شتێک نەبێ مستحیل بێ مەسەڵەن ئێستا دیدی من بۆ مهنەکەی خۆم بۆ ئەو ئاستە کەتیایم بۆ نمونە سەرپەرشتیارم ئەبێ بڵێم دیدم ئەوێ ببمە سەرپەرشتیار نەخێر چونکە ئێستا حالیان سەرپەرشتیارم ئەمێ لە داهاتوە ببمەتی بڵێم دیدم ئەوێ ببم بە ڕئیسی ئەمریکا ئەو واقعی نییە 1000 ساڵ خۆم کوژم و خۆم ببڕم نابم بە ڕئیسی ئەمریکا بەڵام ئەگەر بڵێم دیدم ئەوێ ببمە سەرپەرشتیاری یەکەم تا ڕادەی واقعیە کەواتە ئەتوان پێ بگەم بە ساڵێ بە دوان بەسییان وەکەی پێی گەیشتم دیدەکەی خۆم ئەگۆڕم بە بەقوتتر ئەم جاراڵم دیدم ئەوەیە بۆ نمونە بم بە بەڕێوبەری گشتی کە بووم بە بەڕێوبەری گشتی دیدەکەی خۆم بەقوتتر ئەگۆڕم ئەڵم دیدم ئەوەیە ببمە وەزیر و بەو شێوەیە دیت بەو شێوەیە ئەگۆڕێ و تۆ ناتوانی بڵێ وەڵا دید ئەبێ دوای ئەوە نەساڵ تەحدیدی کەی پێی گەشتی بیگۆڕا و پێشی ئەگەی ئەگەر واقعی بێ کەواتە دیت ئەبێ تێڕوانین بێ بۆ ئایندا و گزارش بکە لە ئایندا و واقعی بێ یا بە وێنە یا بە ڕستەیەکی کورتی پڕواتە باشە مامۆستا بە هیواوی پەیامەکە گەشت بێ زۆر سپاس مامۆستا زۆر سپاس مامۆستا ئیسماعیلیش دوو بە ڕێزی تر دەستیان بەرز کردێتەوە وەردەگرین دواتر ڕەنگاندێک لە کۆمنتەکان وەلو لە کۆمەڵێک لە کۆمنتەکان لە دوو توێ پرسیارەکانی ئەو پرسیارانێک کەکران وەڵام درانەوە مامۆستا ژیان بفەرموو سڵاوتان لەبێ مامۆستا بەڕێزەکان گوێتان لێمە بەڵێ فەرموو زۆر دەستخۆشی بۆ مامۆستا فریشتە سوپاسی ئەەکەین بۆ ئەم هەلەو کە بەڕاستی استفادەم ئۆنلاین بکەین ئەوە شتێکی زۆر باشە بێ وەڵام من هەنێک لە پرسیارەکانم وەڵام درایە بەڵام ئەوەی کە زۆر وەڵام نەدراوە باز نەکرا مەسەلەی بودجێ بۆ ئەم پرۆژێ بودجێ باشی ئەبێ ئێستاش خۆمان نازانم تر لە هەولێر وایە لە سلێمانی 4 ساڵێکە مدیرەکان بە حسا پارەی حانوتیان ئەدرێتەوە خۆزگەوەکو پێشووتری لێ بکرایەتەوە یعنی هەر پارەکە هەمووی نامویان بۆ ناگەڕێتەوە پارەی خۆیان بە حسا ئاندرێتەوە لەبەرەوەی ئەم پرۆژێ بەڕاستی پارەی زۆری ئەوێ مدیرە فەقیرەکان ئێستا بێزار بوون هەمویان ینی هەمویان خواخۆیان ئیستیخالە بکەن لەبەرەوەی پارەی گیرفانی خۆیان کە سوکاریان سوال و ساقا ئەم لەو هەر بەز ناکایانی لەبەرەوەی بێ هەموو بینای کۆن و تعمیراتی ئەوێ و هەموو چالێکی خوارزانی هەموو چالێکیانش هەمووی پارەی ئەوێ ئەمە خاڵی مەسەلەی بودجە قسەی لەسەر بکرێ بۆ ئەم پرۆژەیە خاڵی دووەمیشیان مامۆستا فریشتە ئیشارەی بە شتێدا بۆ لایکێ لە ستاندەرەکان باسی هێنانی ڕێکخراوە ئیسفادە لە سوود توانێت ڕێکخراوە حکومی ناحکومیەکان بکرێ حکومیەکان خۆمان زانین ناحکومیش ئەزانین ئێمە ساڵی پارکێشێکمان بۆ دروست بوو لە سلێمانی لە سولوری پەرۆلی ڕۆژهەڵات ئەویش ئەوە بوو کاتێکە
خوێندنگە کە ڕێکخراوی داوتکە یا مدەڕیبی داوتکە ئەوە بە سێ فلترا بڕۆیشتایە بۆ تربیە دوایش بۆ پەروەردەی گشتی دوایش بۆ یەکەی مەش قوڕایەنە بێ فەقیرانە هەموو کرێزارە بوو سێکرێت تەکسیانەدا لە ئەخیر شۆ ڕەف دەکرا بێزار بوون ترجیانە کەس داوت ناکەین ئێستا من ئەڵێم ینی ئەم سەلاحیەتە بدرێ بە بەڕێوەبەر هاوڕێ ڕخنەگرت پێ زەحمەت ینی ماسە فیشتەگە ئەم سەلاحیەتی داوتکردن ڕێکخرا و مدەڕیبە سەلاحیەتەکەی بدرێ بە بەڕێوەبەر هاوڕێ ڕخنەگرت ئیتر پێویست ناکە ئەمە هەموو فلتەرا بڕوا يعني احتمال هاني اشكال هبو بقيتك او اشكال انا بوستيندري لها دور يعني بوتشي بويك حاله كروب دا يعني حيك حارت لك شوينك ريدا تعميم اكري الا ابي بفسير فلترا بروا او ما مصاب فقيره لا بس فلترا اروا اخيرا هر او سالك كشان نكرد دوايجي لو ستاندرانا او اتشر خرابي هنا و مدربي هنا واخو هم كاتي تخصص كان اشتكان يعني مكتب او خويندنجا مرجيه او يعني او ترابا اخوان ما كان صار اخوان مرجيه او كون في يعني لو مكتبي اخوان اكتفابك يا هوريخنا قالك توان اكتفابك اما خالي دوم خالي سيميشم اگر بكري ودراسه لم دوايا توجينوي كلا نظام انجامك ما في راب جندري لسر سلبي هلاني سلبي ايجابي ام بروجيا خاصه قاعدين دركي بكري بدو سال جاري اگر يعني بكري امش اگر لبرو يك صار زور كما بتايبتي او لهندي خوندنگا بار مان يانز دس فكره مان يانز هيك نكرابو لبرو يك مكتب ينزور لابو تل مان يانز دس يان بكر وخالق يتريش هندك مان ايما بار هانسن قادن وتيان الا ابي بكيت مان يشواري شو كمان يشوار شنو مكتبه كان بولي دوانزي لنا ما ابو يعني بلاي كمو يعني مكتبي ابو صوب جاد يسط لبي لما لينا ما ابو ما صايب بولي دوانزي ما نزين شو هانسن قادن يم لينا ما ابو هم تلبي لما الله كوتا يعني صنعنا كان كوتا ماني شوارو أتر أمش خالك حل بكري أشار السر بكري أما سلي يعني أجا بكري بيشتر بوي كوا أمش حسن قاعد مو إنساني بولي دوانزا بين بوت اللي بكان أو احتمال الزور شد نضل يعني أبو بيه بولي دوانزا يتر لكوتا أيام دوباره دست خوشين بو ماستر فريشته بس ما مستعد بريس ما مستعد فريشته بله ما مستعد سپاس زور سپاس ما مستعد يعني بريس بالنسبة بوجه والله لصلاحيتي إيمانية بلين بوجه أكتر خان بخري ولا صلاحيتي سروق وزيراني هريمي كردستان أبي إن شاء الله إما دعوة كاري كلا ري بريس وزيري بروردة أو دعوة كاري بكري وبالنسبة رخراوة كان كصلاحيات بدري بريوبرو هاوري رخنقر إن شاء الله والله بيجنياري كي زور جوانا وإشي لسركين شوك أبي متمعناها بهاوري رخنقر وبريوبركة أو إشبكن وأوانيش تاوت أو رخراوة ديتي أكاوتي ناكا أو أنا زور بأمانة وسيري إشكانيان كانوا إشي وابي پروردهی بي وكاريگري سلبي نبي لسر هالسو كوتي قتابي هروها بالنسبة هالسنگاندن صالة بكري وصالة نكري والله أوان توزي زور جال وركشوبا كانوا لكوبونو كان أقصي كرا وبلام وابزان بو والله ميراوتو ألين أكري طلبة صالة امتحان باو صالة نية يعني ما يج امتحان باو ما يجنيه أوشتا وابزان محالة بلام تارة سر كراو بوي جماري سر برشتيار زياد كراو أم سر برشتيار نويانا خوش بختانا جماري أنزورو أتواني جماري مكتبة كان بو هالسنغاني داركي للاي اللي جنا كان كم تربيتو إن شاء الله أتواني نزور بأساني لكاتي دوامي فعلية هالسنغانيان بو بكري ودور إن شاء الله أو سلبياتاني كجنابة باسك طلبي لنا منو بولي دوانزا إذنيريو يان وقتك كما أو أنا هم تارة سركري بوي كليجنا كان زي أبنو أتوان لما كاني دوانزا يك دو هنيكي سيش هالسنغان كاني خوان طاوكن بله دست خوش زور سپاس مامۆستا سروە وەردەگرین مامۆستا سروە مامۆستا سروە لەگەڵمانی دەستی بەرز کردوتەوە ئالو فەرموو مامۆستا بەڵێ گوێتان لێمە بەڵێ فەرموو ئەم کاتتان باش ئەم کاتتان باش دەست خۆش وێ مامۆستا فریشتەگیان قسەکانە زۆر جوانە بەڕاستی زۆر جوان ڕوون کردەوە تا ئێستا ئێمەشتیوە بە جوانی ڕوون نەکراوەتەوە من مامۆستایەکم لە ئامادەیەکی ئێوارانم ڕاستیەکەی خۆتەزانی ئێواران قوتابخانەیەکە کە هەرچی 3 ساڵە بێ کەوتوو بێ یان تەمەنی گەورە بێ دێ بۆ لای ئێمە یان گەورەیە هاتووە حەزەکە بخوێنێ یان کەوتووە کەواتە نسبەی نەجاحمان زۆر کەمە یعنی
هەر زۆر تەمەڵن هەرچی هانیانەدەی ئاسیەکانەکەی هینیان بۆکەی بەڵام کێشەکە لەوایە کاتێ ئەم ستاندەرانە زۆربەی زۆری هیچی ناگونجێڵ ئێمە قوتابخانە ئێمە دەوامی دوو هەمین داوامی ئێوارانین طبعاً داوامی بەیانیان ئەڵێ هەمووی هی ئێمەیە بۆ نمونە تاقی گەوشت هەیە ناماندنێ هی فیزیایە هی کیمیایە بە زۆر چەند ساڵ داوامان کردووە تاکو یەک تاقی گەیانداوە پێمان من خۆم هەمووی بە چالاکی بە ئیشی دەستی تەلەبە بە تەبەدۆر تاقیگەیەکمان دروست کردووە تاقیگەیەکی زیندە مامۆسای زیندەزانیم تاقیگەیەکی زیندەزانیمان دروست کردە بیسە زۆر جوانە زۆر شتە بەڵام هەرچی کاتێک کە تێن لوژنەکە بۆ لامان نمرەمان نادەنێ نمرەیەکی کەمانە هەرچەنە بەڕاستی زۆر زۆر بە جوانیش ئیشەکانمانەکەن تەنها لەبەر ئەڵێکی ڕێژەی دەرچوون و کەمە قوتابیت لاوازە ئەی ئێمەش ئەڵێن ینی ئێمە ڕاستە ئێمە خۆمان ئەزانین تەلەبەکانمان تەمەڵن ئاستیان لاوازە بەهۆی ئەوەی ئێمە ئێوارانین ئێمە پرسیارێک مەکتەبی وە هەیە ئامادەیەکان پرسیارەکڵێ معادلێ چەنە 95 ئەگرێ زۆربەی مەکتەبەکان بەڵام ئێمە پرسیار لە خوێندکارەکانەکەین ئەڵێن 30 ساڵی ئەگەر 30 ساڵە نەبی وەری ناگرین ئایا ئەگەر 30 ساڵەیەک بێ بۆ لای من مستەوای چۆن بێ اینجا لە ڕووی دەرونیشۆ کە تێن بۆ لای ئێمە زۆر زۆر ڕخاون زۆر یعنی ئێمە هەر چەند ماوەیەکی زۆردا ئانیشین معنەویاتیان بەرزەکەینەوە هەوڵیان لەگەڵا دەین کەچی هەر هێشتا ئەوەی ڕاستی بێ ئەو لوژنەکەتیان زۆر زەختەکەن و زۆری نەکەن ینی بە گوێرەی پێویست نییە هیوادارم شتێک بکەن کە ئێواران جیا بکرێتەوە لە بەیانیان لە ڕووی ستاندەروینەکە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بە هیوای بەردەوام بوو زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا فریشتە مامۆستا پشتیوانیش وەردەگرن دواتر هەردووکی بەیەکە وەڵام دێوە مامۆستا پشتیوان وڵاو ڕێز شەوتان باش باشتر مامۆستای بەڕێز فەرموو باز بۆ مامۆستا فریشتەی بەڕێز بۆ ئێوەی بەڕێز دوو تێبینیم هەیە بۆ مامۆسای بەڕێز بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژە زۆر جوانە ئەوەی کە گرنگە ئەوەی کە من لێ کۆڵینەوەم لەسەر کردووە دروستکردنی بەڕێوەبەری سەرکردەیە چونکە بە ئاشکرا بەڕێوەبەرەکان یان تێناگەن یان نایانەوێ ئەم بەرنامە جێبەجێ بکرێ بە چەندین جار بینیومە بەڕێوەبەرەکە ئەو هەفتەیە کە ئاگدار کراوەتەوە لیژنەی هەڵسەنگاندن دێت ئەوی شکارەکانەکە واتە پێویستە بەڕێوەبەری سەرکردە دروستکەن هیوادارم ست فریشتە ئەم پەیامە بگەێنێ بکرێتە ئەولەوێتی کار چۆن ئێستا ڕایەنەران ئەم ساڵ بۆ قوتابخانە بنەڕەتەکان ئەچنە ناو کار لەسەر ستانداردەکانی 10 بۆ 15 دەکرێت بۆ بەرەو پێشبردننی میتۆدی نوێ و هاوچەرخ و هۆکارەکانی فێرکردن ئاواش خێرا بکرێت بەڕێوەبەری سەرکردە دروست بکرێت ئەوەی یەکەم دوو پاش ئەوەیەکم کرد لەسەر دید و پەیام تەنها ستانداردی یەک دید و پەیام ئەوەی کە بۆم دەرکەوتووە مامۆسایانی بەڕێز لە ڕوئیە و ڕساڵەی عەرەبی وەریان گرتووە لە کاتێکە ئەسڵەکەی بە ئەنگلیزی ڤژن و مشنە لە بەرامبەری لەگەڵ دیدەکە زۆر کێشەم نییە دیدگا خەونێکە بۆ ئایندە ست زۆر جوان ڕوونی کردەوە بەڵام لە بەرامبەر وشەی مشن بە کوردیەکەی ئەرکە کوردیەکەی ئەرکە ڕسالە نییە لە عەرەبیشدا وەرگێڕانەکەی هەروان نییە بۆیە ئەمە تێکەڵاوەیەکی دروست کردووە من بە فۆرمی هەڵسەنگاندن سەر بە بەڕێبەراتی پەروەردەی کەلار 5 قوتابخانەم بە نمونە وەرگرتووە پەیامەکان نەگەیشتووە هەر ئەڵێن نازانین پەیامیانی چی سەی تەماشای دید و پەیامی زۆر لەو قوتابخانانم کردووە هەمووی پەیامە یان هەمووی دیدە یان کۆمەڵێک وشەی گشتیە هەوڵ ئەدەین بۆ دروستکردنی نەوەیەکی ئاوا ئێستا ست زۆر بە جوانی باسی لە دید کرد کە خانەیەک لە ئەم ساڵە ئەبینێ لە ستانداردێکە لاوازە خوێندکارەکانی ڕۆشتونەتەوە ماڵەوە دیدم ئەوەیە بۆ ساڵی ئایندە زۆرترین خوێندکارم بێنمەوە و ڕێگە نەدەم دید ئەبێ سمارت بێ قابلی جێبەجێکردن هەر خۆشی نمونەیەکی جوانی داکە ناکرێت بێ بە سەرۆکی ئەمریکا زۆر تەواوە بەڵام کێشەکە لە وشەی پەیامە پەیام نییە ئەرکە هیوادارم تعدیلێک بۆ ئەو وشەیە بکرێ لە دید و
ئەرک ئەو قۆناغانن ئەو هەنگاوانن کە من لە ئەمڕۆ هەتاکو ئەو کاتەی دامناوە بۆ جێبەجێکردنی دیدەکەم جێبەجێیەکەم. زۆر سپاس بۆ هەموولان. زۆر سپاس مامۆستا پشتیوان. مامۆستا فریشتا گەر وەڵامی من دوو بە ڕێزەش بدەیەوە. بەڵێ بەڕێزی یەکەم زۆر سپاس یەکەم کە باسی ئەوەی کرد قوتابخانەی ئێواران ڕێژەی دەرچوون و ئاستی زانستی لاوازە سێ کە مامۆستای بەڕێز ئێمە هەڵسەنگاندن بۆ ئەوە ناکەین کە ئەبێ قوتابخانەیەک پێرفێکت بێ ڕێژەی دەرچوونی باش بێ تەلەبەی زیرەک بێ ئەنجا هەڵسەنگاندنی بۆ بکەین. بەعکسەوە تۆ هەڵسەنگاندنەکەی بۆ گشت قوتابخانەکان بە هەموو شتەکانیەوە ئەنجا بۆ ئەوی تۆ سێکە غەڵەتترینشت ئەوەیە قوتابخانەکانمان خۆیان بەراورد دەکەن بە یەکتری. ناکرێت تۆ خۆت بەراوردکەی بە یەکتری. هەڵسەنگاندن بۆ ئەوە نییە. هەڵسەنگاندن بۆ ئەوەیە خاڵی ئەرێنی و نەرێنی خۆت بزانی. کەواتە کە تۆ وەک قوتابخانەیەکی ئێواران هەڵسەنگاندنە بۆ ئەکرێ خاڵە سلبیەکانە ئەخرێتە ڕوو و تۆش و وەزارەتەکەشت و هەروەها هەموو حکومەتەکەشمان ئەبێ کار لەسەر ئەوە بکە. یعنی تۆ قوتابخانەیەکی زۆر زۆر بەناوبانگ کە بە معدل تەلەبەوەرەگرێ نابێت و خۆت مقارنەکەی بۆ ئەو هەڵسەنگانی خۆی هەیە تۆ هەڵسەنگانی خۆتە هەیە ئەو خاڵی لاواز و بەهێزی خۆی هەیە ئەو تۆش خاڵی لاواز و بەهێزی خۆتە هەیە. تۆ لەوانەیە لە هەندێک خاڵا زۆر لەو باشتر بی. بۆ نمونە لە کەشی ئەرێنی زۆر لەو باشتر بی، لە پاڵپشتی فێربوون و فێرکردن زۆر لەو باشتر بی وا لە هەر 25 ستانداردەکە لەوانەیە تۆ بەس لە ئاستی زانستی و ڕێژەی دەرچوونە ئاستر بێتە خوارەوە ئەدی ئەی ستانداردەکانی کە کەواتە تۆ ئەم بۆیە ئەڵێم ئەم بەرنامەیە جوانێکی لەوایە هیچ لایەنێکی فەرامۆژ نەکردووە. لەوانەیە قوتابخانەیە لە ئاستی زانستی و ڕێژەی دەرچوونە زۆر باشە بەڵام بەڕێوەبەرەکەی دیکتاتۆرە، بەڕێوەبەرەکەی بەسەر مامۆستاکان هاوارەکە، بەسەر دایبابی تەلەبە هاوارەکە، قسەی ناشرین بە تەلەباڵێ. کەواتە تۆ وەکو وتم ئەبێت کار لەسەر ئەو خاڵە لاوازە بکەی کە قوتابخانەکەتی تایە و ستانداردەکان بۆ هەموو قوتابخانەکانە گونجێن بە قوتابیە خانەی ئێوارانی شەو و ڕۆژی شەو و ئەبێ سوود لەو هەڵسەنگاندنە وەربگری بۆی لایەنی ئەرێنی و نەرێنی قوتابخانەکەت بزانی. گرنگترین شتی ئەمەش کە خۆت باسە کرد وتێ ئێمە مختبەرمان نایانی بەڵام خۆماشمان دروست کردوە سێریکە ئەم بەرنامە چۆن هانیاون بەرەو پێش بچن. جاران بۆیە مەکتەبە ئێوارانەکان پاڵیان لێایەوە گوێشیان نایە کە بەڵام ئێستا سیرکە چۆن هانی یاوی بۆ بنیادنان چۆن ئەتەوێت بی بە قوتابخانەیەکی بنیادنراو دەستی خۆش بێ و لە شە ساغ بێ و بەردەوام بن. ئەمە بەنسبەتی پرسیاری ئەو بەڕێزە. پرسیاری دووەم کەوتی هەوڵبەن بەڕێوبەرەکان بکەنە سەرکردا تەبعاً خۆی هاوڕێی وەخنەگەر ئەبێ پاڵپشت و هاوکار و هاندەری بەڕێوەبەر بێ بۆی ببێ بەسەرکردا و ئەبێ زۆر بەوردی ڕێنمایی بکە بۆ ئەوەی بێتە سەرکردا. و ئێمە وتمان شتێکی شەود وتی لە کاتی ئاگادارکردنەوە قوتابخانەکانە ئەم بەڕێوەبەرە بە پەلەپەل دەزەکا بەشت حازرکردن و ئەوانە دوای هەڵسەنگاندنەکە و خۆی لێتەوە. ئەی دەوری هاوڕێی ڕەخنەگەر لێرە قەوسێک قسەیەکی زۆر زۆر مهمی بیرخسمەوە ئەم بەڕێزە ئەویش ئەوەیە هاوڕێی ڕەخنەگەر ئەبێ هاوکار و هەماهەنگ بێ لەگەڵ لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی نەک دژیان بێ. لە لای ئێمە معادلەکە عکس بۆتەوە هاوڕێی ڕەخنەگەر دێت دژی لیژنەکە قسەعەکە لیژنەکە دژی هاوڕێ قسەعەکەن و هاوڕێی ڕەخنەگەر ئەچێ خۆی ئەکا بە ئەوەی هانی قوتابخانەکە ئایا بۆ پەڵبگرتن و بۆ ناڕازی بوون. بەعکسەوە تۆ ئەبێ ئەگەر هاوڕێی ڕەخنەگەری قوتابخانەیەک بووی بۆ نمونە ئاگر کوژێنەوەی نەبوو بۆ نمونە ئاوڕۆکانی پیس و پۆخەڵ بوون دوایی لە کاتی هەڵسەنگانی دەرەکێکا چاکی کردبوو قەیناکە دەستخۆشی لەکەی بەڵام ئەبێت تێبینی بێ بە هەڵسەنگانی دەرەکی و کە ئاگر کوژێنەوەی قەرز کرد و دوایی بردیەوە ئەبێت تۆ بە هەڵسەنگانی دەرەکێکە بڵێ ئەم حاڵەتە هەیە و ئاگادار بە مەسەلەن مەکتەبەکەت دەوامی تیانە دەرسی یەکەم و دووەم تەلەبە و مامۆستا درەنگیان لە سێم و چوارەمە ڕۆنەوە بەڵام لە کاتی لیژنەکە خۆیان مەزبوو دەکەن ئەبێ هاوڕێی ڕەخنەگەر ئەو تێبینیە بێ بە لیژنەی هەڵسەنگانی دەرەکی بۆ ئەوەی تاواکەری یەکتر بن بۆ ئەوەی ئەو ئیشە ئەو هەڵسەنگانە ڕێچکە و دادپەروەری خۆی زۆر بە جوانی وەربگرێ. ئەنجا بە هیوای ئەوەی ئەم پەیامم بگات زۆرم پێخۆش بوو ئەم پرسیارە هاوڕێی ڕەخنەگەر ئەبێ هەماهەنگی بکات لەگەڵ لیژنەی هەڵسەنگانی دەرەکی و ئەگەر کەم و کورتێک لە قوتابخانەکە هەبوو
زانی بە موقت چارەسەر کراوە یان دوو لە ڕووی ئێوە پێشم خۆش نییە ئەو قسەی بکەم بزانێ قوتابخانەکەی فێڵی لە لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی کردووە هاوڕێی ڕخنەگر هاوکاری لیژنەکە بێ بۆ ئەوەی زۆر بە دادپەروەرانە هەڵسەنگاندنەکە جێبەجێ بکرێت دەستخۆش زۆر سپاس مامۆستا فریشتە ئەوە نزیک دەبینەوە لە نزیکەی دوو کاتژمێر سپاسی مامۆستای بەڕێز یەک پرسیاری تریشی ماوە ئەو بەڕێزەکەوتی پەیام بگۆڕێ بە وشەی خۆی پەیام ئەگەر گوێی لە من گرت بێت دڵنیاشم ماشەڵا گوێگرێکی زۆر باشە وتومە پەیام هەنگاوی فعلیە هەنگاوی کرداریە بۆ گەیشتن بەدیت کەواتە چ بگۆڕێ بە ئەرک و ئەو پێناسەی پەیامیش هەبێ شتێکی بۆ زۆر باشە فعلەن بە ئینگلیزەکەی ڤژن و مشنە واتە ڕوئیا و لەگەڵ ئەو ئیشانەی کە ئەیکەی بۆ گەیشتن بە ڕوئیاکەیە دەستخۆش سوپاس زۆر سپاس مامۆستای بەڕێز ڕەنگە کللتوریش لێرە لەم دەستەواژانە دەوری خۆی ببینێت مامۆستایان مامۆستا ئیسماعیل دووبارە دەستی بەرزکردەوە زۆر بە خێرایی ئەگەر بتوانی چونکە کاتەکەمان زیاد لەو کاتە تێپەڕیوە کە دامان نابوو مامۆستا ئیسماعیل فەرموو بە خێرایی دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ دووبارە ڕێگادان بە پرسیارکردنم لە مامۆستای بەڕێز سەوتم دەگا مامۆستا گیان بەڵێ زۆر بە خێرایی وەڵا ناڵم زۆری پێ بچێت وەڵا دوایین پرسیارم ئەوەیە کە ستانداردەکانی کۆتایی 22 بۆ 25 تامان ئەو چوار ستانداردە خۆی دەرەنجامی ستانداردەکانی 1 بۆ 21ەکە من لە زۆربەی خولەکاندا ئەو برادرانی کە قادە بوون هاتوون ڕێنماییان کردوین گوتویانە وا باشە ستانداردی 22 بۆ 25 نەخرێنە پلانی پەرەپێدانەوە لەبەر ئەوانە خۆیان دەرەنجامی ستانداردەکانی پێشخۆیانن بۆیە بە گونجاویان نەزانیوە کەوانە لە پلانی پەرەپێداندا دابنێن بۆ ئیشان لەسەر بکرێت دەمزانم مامۆستاش ڕێی چۆنە لەسەر ئەو چوار ستانداردانەی کۆتایی ئایا هەر هەمان ڕێی ئەو برادرانەی هەیەیان ڕێیشی جیاوازیە دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستا بەڕێز دەست و خۆش بێ بۆ ئەو تێبینە جوانە تەبعەن من وتومە ستانداردەکان 25 ستانداردن و هەر یەک و ئاستی خۆی هەیە باشتر وایە ئەولەویەت بدرێ بە یەکەکان دوای یەکەکان دووەکان دوای دووەکان سێکان و دوای سێکانیش چوارەکان ئەنجە من نەموتووە قوتابخانە ئیجبار بکرێ بۆ هەر 25 دابنێ وتومە بە گوێرەی توانای قوتابخانەکە بە گوێرەی توانای قوتابخانەکە فعلەن ئەو ستانداردانەی ئەخیر بۆ نمونە ستانداردی 22 هەتاوەکو 25 ئەنجام و دەرهاویشتەکانە بۆ ئەوەی تۆ طبعاً ڕازیبوونی دایبە شتێ بکەی بۆی دایبا ڕازی بێ حتمما لە ستانداردەکانی کار هەیە هەر شتێک بکەی هەر چالاکێک بکەی کەواتە ئەتوانی ئەو ئەنجام و دەرهاویشتەکان پلانیشی بۆ دانەنەی زۆر ئاساییە یاخود گرنگیدان ستانداردی 25 خولیا و ئارۆزەکانی قوتابی کاری دەستەکانیان ئەگەر تۆ لە ستانداردی 18 گرنگی دابێ بە قوتابی بەهرەمەند و خاوەن پێداویستی تایبەت حتمما ستانداردی 25 خۆی ئۆتۆماتیکی بەرزە بێتەوە بەڵێ هەمان ڕائم هەیە دەستخۆش زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا کۆمەڵێک پرسیاری زۆریش لە چاتەکە هاتووە ڕەنگە نەتوانین هەمویان وەربگرین بە خێرایی گەر چەندانەیەک وەرگرم هەندێکیان باستەوە دەکەن ئایا فیدباک کاری لەسەر دەکرێت وەلەو نەمبینی کە مەبەستی لە کامە فیدباکە بەڵام بڵنیای و ڕەنگە مەبەستی لە فیدباکی مامۆستایان بێت و لە شوێنێکی تریش مامۆستایەک باستەوە دەکات کە گرنگی زۆر بە بەها و ڕفتارەکان بدێت بە جۆرێکی واکە بە تەواو لێ شارەزا بن و ینی بەجێ بکەن و نەتوانن دەستبەرداری بن پرسیارێکی تر لەسەر ئەوەیە مامۆستای بەڕێز لیژنەکانی هەڵسەنگاندن هەندێک جار ڕەنگە بەو میکانیزمانە کار نەکەن و مەش کۆمنتی مامۆستایەکیتە مامۆستای بەڕێز ئەگەر بتوانێمانش وەڵام دێەوە ڕەنگە دواتر کۆتایی پێبێنین ڕەنگە داوا لێبوردن دەکەین لەبەر کاتەکە نەتوانین وەڵامی هەموو کۆمنتەکان یاخود هەموو بەڕێزەکان بدەینەوە بەدڵنیاییەوە دواتر ئەم کۆمنتانەی کە ماوە هەمووی لەگەڵ مامۆستا فریشتا هەو بەش پێ دەکەین بۆ لەنی وەکو فیدباکێک لە لای بێت یاخود کاری لەسەر کاتفەر مامۆستا بەڵێ دەست خۆش بۆ جەناب و بۆ مامۆستا بەڕێزانەش طبعاً بەنسبەتی فیدباک ئایا کاری لەسەرەکرێ فیدباک حتمما یعنی تۆ فیدباکی بەڕێوەبەر بۆ مامۆستا و فیدباکی لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی بۆ مامۆستاکان
و هەروەها فیدباکی لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی بۆ لیژنەی پەرەپێدان لە کۆتایی هەڵسەنگاندنی دەرەکیە هەمووی ئەبێ کاری پێ بکرێ. فیدباکەکە ڕاستپاردەکانە و خاڵە سەرکەوتنەکانە. تۆ بۆ نمونە فیدباک چییە؟ ئەبێ بە خاڵە سەرکەوتنەکان دەست پێ بکەی و دەستخۆشی لێ بکەی، دواییش بەو خاڵانەی کە پێویستە چاکیکە واتە ڕاستپاردەکان ئەخەیتە ناوەندەکەی، دوایش دووبارە هیواخواستن بۆ باشتر بوون. ئەمە فیدباکە. ئەی فیدباک بۆ ئەدرێگەر کاری لەسەر نەکرێت. ئەوە یەکێ لە وەڵامەکان. بە نیسبەتی بە هاوڕەفتار بێگومان بە هاوڕەفتار ئەبێ ئەولەویەتی پێشگرنگی ئیشەکانی قوتابخانە بێ و خاستن بە تایبەتی ئەگەر ئەو قوتابخانانەی کە ڕێنماییکاری پەروەردەیی هەیە، ڕێنماییکارە پەروەردەیەکان ئەبێ لە قوتابخانەکانە زۆر ئاکتیڤ بن. بەداخەوە ئەڵێم لە زۆربەی قوتابخانەکانە ڕێنماییکار ناڵێم هەموو، بەڵام لە زۆربەی قوتابخانەکانە ڕێنماییکار ئیشەکانی ئەبێ باشتر بکە و ئاکتیڤتر بێ و زیاتر لە ناو قوتابخانە بێ و زیاتر لە ناو قوتابیان بێ و لە کاتی دەستپێکی دەوام پێش دەستپێکی دەوامیش ڕێنماییکار ئەبێ لە ناو قوتابخانە بێ بۆ ئەوەی بزانێ ئەم قوتابیانە کە لە دەستپێکی دەوام دێن ئەوەی زوو دێتی ئەکا لە ڕێتی ئەکەن و لە کاتی ڕۆشتنەوە هەتا ئاخر کەس هەتا وەکو قوتابخانە یەک قوتابیشی تیا بمێنێ پێویستە ڕێنماییکار لەوێ بمێنێ. بەڵام بەداخەوە لە قوتابخانەکانی ئێمە زۆر جار ڕێنماییکار زۆر درەنگ دێت و یەکەم کەسی ژەڕاتەوە، کەواتە دوای ئەو کێشەیە قەومێکی کێ چارەسەریەکە. بۆ بە هاوڕەفتار لە فرسەکانە پێویستە ڕێنماییکار لە ژووری خۆی نەبێ لە فرسەکانە، بە عەکسی مامۆستاوە. مامۆستا لە کاتی فرسە لە کاتی ڕێستەکان ئەبێ مامۆستا لە ژووری مامۆستا ئیسراحەت بکە، بەڵام ڕێنماییکار لە لاو تەڵەبە بێ. ئەم جارە بە عەکسەوە لە کاتی وانەکانە ڕێنماییکار ئەتوانێت لە ژووری خۆی دۆکۆمنت ئەو کێشانەی هەیە حەلیکە و مامۆستایان لە پۆل بن. و هەروەها لە کاتی بوونی فرسە کە مامۆستا دەرز ناڵێتەوە یان مۆڵەت بووە یان پۆلەکە شاغیر بۆ چۆڵە، ڕێنماییکار ئەتوانێت ئەو هەلانە بقۆزێتەوە بۆ ڕاستکردنەوەی ڕەفتار و بەهێزکردنی بەهاکانی مرۆڤایەتی و پرینسیپەکانی مافی مرۆڤ و هاندانی قوتابی بۆ هەڵسوکەوتی جوان و کەسایەتی بەهێزکردنی قوتابیان و ڕاستکردنەوەی ڕەفتار. لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی تا چەند ئیشەکانیان پرۆفیشناڵن لە ئیشەکانیان باش ئەکەن، ئەتوانم بڵێم لیژنەی هەڵسەنگاندنی دەرەکی سێ بەڕێزن، سێ مشرفی بەڕێزن و دانانی ئەو مشرفانەش لەلایەن سەرپەرشتیاری یەکەمەوەیە دیارە توانەکانیان جیاوازە و ئەم سێ بەڕێزە هەرسێکیان بە هەرسێکیان 6 چاویان هەیە واتە زیاتر لە هاوڕێی رەخنەگر و زیاتر لە بەڕێوەبەرەکە وردەکاریەکانی ناو قوتابخانە ئەبینن. لەبەر ئەوە کارەکانیان هیوا ئەخوازم جێی ڕەزامەندی هەموو ستافی قوتابخانەکە و سەرپەرشتیاری یەکەمیش بێ و کارەکانیان ورد و ڕێکوپێکە چونکە بە سێ کەس ئەنجامیێن و ستاندارد بەش ناکەن و لەسەر هەر ستانداردێک هەرسێکیان بەڵگەکۆکەنەوە دوایی تاوتوێی بەڵگەکانیانەکەن بۆ ئەوی بزانن چه ئاستێک دابنێن، بۆیە تاکن بۆ ئەوەی یەکێکیان حەسمی بکە. ئەگەر ستانداردێک دوانیان وتی دوو یەکیان وتی سێ ئەبێ دووەکە دابنرێ و بەڕاوێشکردنی هەرسێکیان. لەبەرەوە توانای سێ کەس بێگومان زۆرە و دەستخۆشیان لە یەکەم. بڵێ زۆر سپاس مامۆستا بەڕێز، هەرچەندە کاتەکە زۆر تێپەڕیەوە، بەڵام بۆی لێمان زویر نەبن دوو بەڕێزی تر دەستیان بەرز کردوێتەوە بە خێرایی وەریان دەگرین با کۆتا پرسیار بن. مامۆستا ئازاد ئەگەر بە خێرایی وڵایی دەستان خۆش بێ دووبارە سواز بۆ مامۆستای بەڕێز. دیارە ئێمە سەرپەرشتیارە تازەکانین ئیدەڤەری پشدەر گوتمەوە بۆ سەرەتایی خۆتانزان سەرەتای داوام خەریکە دەست پێ بکە، هیچ خولێکمان بۆ نەکراوەتەوە بەڕێزیان وەگاگادار بن کەی خولمان بۆ دەکرێتەوە. سپاس بۆ بەڕێزیان. زۆر سپاس مامۆستای بەڕێز. مامۆستا نەریمان مامۆستا نەریمان ئێستا دەتوانێت؟ بەڵێ سڵاوتان لێبێ، دەستخۆشی لێ ئێوە شو لە مامۆستا فریشتەشەکەم. من خۆم سەرپەرشتیارم 2 ساڵی ڕابردوو ئەندامی لیژنەی دڵنیایی جۆری پارێزگا بووم. حەزەکەم یەکەم ڕوونکردنەوەیەک بم، دووەم پرسیارێک. ڕوونکردنەوەکە زۆریان لەسەر دید و پەیام قسەیان کرد. ئەتوانین وەکو فریشتەخان وتی پێناسەیەکی کورت بۆ دید و پەیام بکەین، چونکە زۆر تێنەگەیشتن هەیە لەلایەن مەکتەبەکانەوە سەبارەت بۆ دووشتە. دید ئەتوانین بڵێن خەونێکە بۆ ئایندەمان چۆنمان بێ بۆ قوتابخانەکانمان خەونی پێوە بینین بگاتەوە ئاستە.
پەیامیش هەنگاوە کرداریەکانمانە بۆ گەیشتن بەو دیدگایەمان ئەو بە کورتی و بە پوختی بەو شێوەیە وەکو خاتو فریشتەوتی. دووەمیان حەزەکەم خاتو فریشتە پێمان بڵێ گۆڕانکاریەکانی ئەم ساڵ لە نیشاندەرەکان و ئاستەکانە گەشتن بەچی و تا ئێستا هیچمان پێ نەگەیشتووە. سپاسانەکەم زۆر سپاس مامۆستای بەڕێز. مامۆستا فریشتە فەرموو. بەڵێ سپاس بۆ دوو بەڕێزە. بەنسبەتی پرسیاری یەکەم کەوتی سەرپەرشتیاری تازەین و هەتا ئێستا خۆمان بۆ نەکراتەوە بێگومان سەرپەرشتیارە تازەکان تاقیکردنەوەکەیان خۆی لەو بواری بنیاتنانی توانەکانە بووە واتە خۆیان ماشەڵڵا پرزانیارین. بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە لە هەولێر وەکو ئەندامی گروپی کار وەکو ئەندامی لیژنەی پارێزگا سیمینارمان کردو بۆ سەرپەرشتیارە نوێیانە و هەندێکیان لەوانەیە لێرە گوێبیستی ئەم قسەی من بن و هاوکاریان بوون بۆی چۆن کارەکانیان بکەن کە ئەچنە ناو قوتابخانەکان و زیاتر ئاشنا بکرێنەوە وەکو ئابدەیتێک بیرخستنەوەیەک بۆ کۆی گشتی بەرنامەی بنیاتنانی توانەکان ئەو سیمینارانەمان بۆ کردن. ئیشەڵا لە سلێمانی و لە دەڤەری پشدەر و ئەمانش ئیشەڵا جێبەجێکرێ و خۆی ئەبێ خولەکان خولێکی 5 ڕۆژیتان بۆ بکرێتەوە و زیاتر ئاشنا بکرێن. بەڵام هەتا ئێستا دیارە لەبەر لایەنی دارایی و هەندێک کێشەی تر دواخراوە. بەڵام من لە هەر خزمەتتان ئەم هەر کاتێ پرسیارێ شتێکتان هەبوو لە بەنسبەتی ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویاوە لە هەتا ئێستا گەیشتۆ بەچی وەکو وتم گۆڕانکاریەکان ناتوانین ئێمە ئاماژەی پێ بکەین هەتا بەڕێز وەزیری پەروەردە تامیمی نەکاو ئەو وەختەکاری لەسەرەکرێ. دەستان خۆش بێ و ئەگەر دووبارە سپاس مامۆستا فریشتە. زۆر سپاسی مامۆستایان و کە زۆر بیان سەرپەرشتیار یاخود بەڕێوەبەرن لێرن. سپاسی پشت و درێژیانەکەین زیاتر لە دوو کاتژمێرە لەگەڵمان ئەوەش مایەنی نیشاندەری خەمخۆریانە لە بۆ بەرەو پێشبردننی پەروەردە. مامۆستا فریشتە ئەگەر کۆتا قسەکانت بکەی بە دڵنیاییەوە هەندێک لە بەڕێزان داوایان کردووە لینکەکە دابنین بە دڵنیاییەوە بیانی لە سوشیال میدیاکانی ئەکادیمیای مێگا مایند پلس تەواوی ڤیدیۆکە بە تۆمارکراوی هەمووی دادنین و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی دەکەینەوە. مامۆستا فریشتە ئەگەر کۆتا پێیان یاخود کۆتا وتەکانت بۆی کۆتایی پێبین بفەرموو. دەست خۆش بۆ بەڕێست و بۆ هەموو بەشداربووان بۆ گوێگرانی بەڕێز کاتی خۆیان تەرخان کرد بۆ ئەوەی زیاتر زانیاریەکانی خۆیان دەوڵەمەند بکەن و دڵنیام ئەوانەی کە خەمخۆر و هاتوون گوێگری ئێمە بوون خۆیان پرزانیارین خۆیان کەسانی ڕۆشنبیر و بەڕێزن و چ سەرپەرشتیار بن چ بەڕێوەبەر بن زۆر ئازیز و بەڕێزن مادەم گوێ ئەگرن و حەز ئەکەن خۆیان زیاتر بەرەو پێش بەرن چونکە گوێگرتنی کێکە لە سیفاتی ئەو کەسی ڕۆشنبیر و من دواهیوام ئەوەیە هەر ئیشەکمان کرد بە دڵسۆزی بیکەین قوڵ بینەوەتیایە حەقی خۆی بینێ. ئەوە دواپەیامی منە بۆ جەنابتان و ئەگەر سپاسانەکەم لە کاتم گرتن و سپاس. دووبارە زۆر سپاس مامۆستای بەڕێز بۆ شێوازە جوانەکەی پێ پێشکەشکردنی سیمینارەکەت زۆر سپاس دەکەین دووبارە و سپاسی مامۆستایانیش دەکەین دووبارە کە تا ئێستا لەگەڵمان بوون. لەگەڵمان بمێنەوە لە ئەکادیمیای مێگا مایند پلس لە داهاتوودا سیمینار و وێبیناری زیاترمان دەبێت لەسەر بواری پەروەردە پشتیوان بخوا. تا دەستان خۆش مامۆستا خواتان لەگەڵ کاتێک خۆش.